ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیمەوە و بینەری بەرنامەیەکی تری دیالۆگی هیوان لە کەناڵی هیواوە. ئەم بەرنامە ئەمڕۆمان تایبەت کردووە بە خوێندنەوەیەک بۆ ئەزمموی شوورەکانی کوردستان. 31 ساڵ لەمەوبەر لە ڕۆژەکانی دوای ڕاپەڕینە دوای خرۆشانی جەماوەری دژ بە ڕژێمی بەعەس دیاردەیەکی تازە لە کۆمەڵگەی کوردستان سەری هەڵدا کە پێشتر نەناسرااو بوو، ئاشنا نەبوو بە جەماوەری بەرینی خەڵکی کوردستان. لەناو ژمارەیەک لە چالاکوان لە خەڵکانی کۆمونیست بیر و بۆچوونی شوراکان هەبوو، بەڵام شوراکان وەکو دامەزراوەیەک وەکو ئەزمموونێک ئەتوانم بڵێم بۆ یەکەم جارە لە مێژووی کوردستانە سەر هەڵەیاوە دەرەکەوێ. شوراکان دام و دەستگایەکی جەماوەری بوون بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا لە هەلومەرجێکا کە بەڕێوەبردننی کۆمەلگا پەچی کەوتو بوو، حکوومەتێک کە هەبوو ڕاماڵرا بوو بە هەموو دام و دەستگای ئیداریەکانیەوە و تا هێشتاش دەسەڵاتێکی دەرجێگەی نەگرتبووە. ئەزمموونێکی شاری، ئەزمموونێکی مۆدرن، ئەزمموونێکی ئەوپەڕی دیموکراتیک، ئەوپەڕی ئازاد کە بواری بەشداری جەماوەریی بەرینی تیا بوو لە کوردستان سەری هەڵدا. ئەم ئەزمموونەوە ئەم دامەزراوانە کە پێک هاتن و جەماوەر خێرا باوشی بۆ کردنەوە و لە ماوەیەکی زۆر کەمە لە بەشێکی زۆری ئەو ناوچانەی کە بەڕاپەڕین ڕزگار کرابوون، تەنانەت ئەو ناوچانەی کە هێشتا شەڕیشی تیا بوو لە کوردستانە، ئەم پێکاتانە دروست بوون لە گەڕەکە جۆرە جۆرەکانەوە جەماوەری بەرین تایە بەشدارە بوون لە کۆبوونەوەکانیانە، لە قسە و باسەکانە، لە ئەو شێوازانەی کە ئەو ڕێ و شوێنانی بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا گیرانە بەر بەشداری چالاکانیان هەبوو. بەداخەوەم ئەزمموونە زۆر کورد بوو، هەر تەنها لە ڕۆژەکانی ڕاپەڕین بوو و بە کۆچی ملیۆنی خەڵک بە ئەو پەلاماریکە ڕژێمی بەعەز بۆ سەر کوردستانی کردەوە دووبارە و خەڵک کۆچی ئاوارەی بە کۆمەڵی خەڵکی لێکەوتەوە، ئەم ئەزمموونە کۆتایی هات. بەڵام هەر لەو ماوە کورتەیە گەلێک شتی نوێی ئاشنا کرد بە جەماوەریی فراوان و بەرین و هەر ئەمە بوو بە سەرەتای دەرکەوتنی جوڵانەوەیکی نوێ لە کۆمەڵگەی کوردستانە، جوڵانەوەیە کە لەگەڵ ئەوەی کە باو بوو، لەگەڵ ئەو ئایدۆلۆژیا، لەگەڵ ئەو سونەت و تەقالید و ڕێوەسمانەی کە لە سیاسەتا باو بوو پێچەوانە بوو، جیاواز بوو بە پێچەوانەی هەموو ئەو شەپۆلەکە باڵی کێشا بوو بە کوردستان ئەمەلەیە کرد. ئەمڕۆ بۆ یادکردنەوەی ئەو ئەزمموونە و بۆ خوێندنەوەی دووبارەی و بۆ سوودوەرگرتن لەو ئەزمموانانەی کە ئەتوانین سوودیان لێوەربگرین، بۆ بیرهێنانەوەی لایەنە پەرشنگدارەکانی و ئاماژەکردن بە کەم و کوڕێکانیشی هەروە ئەم بەرنامەیەم سازداوە و هاوڕێم ئاسۆ کەمال کە خۆشی یەکێک لە هەڵسوڕەوان و هەڵسوڕێنەرانی شوراکان بوو و یەکێک لە چالاکەکانی ئەم بوارە بوو لە شاری سلێمانی، لەگەڵ مابێ بووە پێشکەشکردنی ئەم بابەتەوە ئەم تاوتێکردنی ئەم پرسە گرنگە. ئاسۆ بە خێراتی سوپاس دەکەم کە داوەتی منە قبوڵ کرد، مێدەوارم کێشە تەکنیکەکانە چارەسەر بوو بن. زۆر سپاس شەماڵگەر، نیشی وادارم ئەنتەرنێت ڕێگەمان بە. زۆر باشە، زۆر بە خێراتی، خۆشحاڵم. ئاسۆ لەوە دەست پێ بکەین، من پێم خۆشە ببینم ئەم ئەزمموونە زۆر تازە بوو بۆ کوردستان، ئێمە پێشتر شتی وامان نەبینی بوو لە کوردستان، یانەوەی کە بینرا بوو حیزبێکی سیاسی یەتە پێشەوە و ئەڵێ من ڕابەری جاماوەرم و دێوەرن شوێنم کەون و ببن بە پێشمەرگەی من و چەکداری من و ئەوە تۆزێکیش مەعاش و ئەو لەو دێ نان بخۆن و ئەوە پەلاماری ئەو گردە ئەین و پەلاماری ئەو ڕەبایە ئێن و یاخود دواتر مفاوەزاتەکەین لەگەڵ حکوومەتەوە، هەنێک دەستکەوتی لێ بەدەستێنین و خۆمانی پێ کەمێک دەوڵەمەنەکەین و دواتر جەماهەر بەجێ هێڵین بۆ چارەنووسی خۆی. ئەمە ئەو ئینەبوو، یاخود بڵێن جوڵانەوەی کوردایەتی تەواوی جوڵانەوەی سیاسی کۆمەلگای کوردستانی بۆ ماوەی بڵێم چەند نزیکی 30 ساڵ زیاتر لە 60ەکانەوە خست بۆ ژێرەم سێبەرەوە، ینی سیاست بۆ کوردستان و بۆ کۆمەلگەی کوردستان و جەماهەری کوردستانە مانایی پیا کرده بوو کە کۆمەڵێک پێشمەرگە دێن بەچەکەوەی مە ڕزگارەکەن وێمە شوێنیانەکەوین و چەپڵیان بۆ لێ باشترین حاڵەتە
ئەوەمان بۆ هەیە کە لایەنگری ئەم هێزە بین. بەڵام لە شوراکانە شتێکی تر هاتە پێشەوە. تۆ ڕەگ و ڕیشە یاخود بڵێن زمینە کۆمەڵایەتەکانی دەرکەوتنی ئەم جوڵانەوەی چۆن نەبینی کە دواتر دێنە سەرجان بە فکرەکانیشی. بەڵام دیارە لە کۆمەڵگەی کوردستانە شتێک خەمڵی بوو، شتێک هاتبووە پێشەوە کە فرسەتی بەوەدا کە ئەم دیاردەیە ئەگەرچی لەوانە بوو بڵێم ئێمە بە هەموو ئەو چالاکوانەی جوڵانەوەی کۆمونیستی لە کوردستان ئێمە 2000 کەس نابووین لەسەر تاسەری کوردستانە. بەڵام لەگەڵەوەیە زۆر خێرا ئەم ئەزمونە باوشی بۆ گیرا، زۆر خێرا خەڵک ئامێزی بۆ کردەوە. خەڵک شوراکان بوو بە ناوێک زۆرتر ئاشنا بوون بە ناوی ئەحزابە بڵین ئەوانە ناکە تەقلیدین پارتیوانە خەڵگەی ناسین، بەڵام پارتیوێچێتی بەڵام لە حزابەکانی ترکە لە پاڵ پارتیوێچێتی بوون زۆر خێرا لە لای خەڵکیشی زۆر ئاشنا بوون و بوو بە ناوێکی ئاشنا و ناوێکی خۆشەویستیش تەنانەت. چی بوو ئەم زمینانەی کە ئەمەی هێنایە پێشەوە قسەیەکیش لەسەرەوە بکەینایە ئەو زمینانە لە هەزار لە کوردستانە ماون؟ بەڵێ بێگومان لە گۆڕانی وەزعی سیاسی عێراقا دوای شکستی ڕژێمی سەدام حوسێن لە کوێیتە ئەم فرسەتە بۆ هەموو خەڵکی عێراق هاتە ئاراوە کە بە نەوعێک ڕژێمێکی لاواز بە تایبەت لەو یەک لە دواییەکانەیە خەڵک فرسەتی هێنا لە شەڕی ئەمریکا و عێراقا بەڕاستی ڕاپەڕینەکان لە سەر تاسەری عێراقا دەستی پێکرد لە بەرامبەر ڕژێمێکە کە 30 ساڵ حکمی خەڵکی کردبوو بە زەبری چەک بەسەر کورد بە ئەنفال بە کیمیا باران بە هەموو ئەوانە خەڵک لەم ڕژێمە لەسەر تاسەری عێراقا پڕ بوو. هەر بۆیە هەر فرسەتێکی سیاسی کە کرایەوە خەڵک هاتە مەیدان و بە تایبەتی بزوتنەوەی شورایی شتێکی سەپرایز بوو، شتێکی چاوەڕوان نەکراو بوو بۆ ئەو حیزبە سیاسیانەی کە ساحەی کوردستانیان داگیر کرده بوو پارتی و یەکێتی و بەرەی کوردستانی و ئەمانە. ئەم زمینەیەوەی کە بزوتنەوەیکی بەم شێوە بەرفراوان بزوتنەوەیکی شورایی دروستبوونی شوراکان لە شار و شارۆچکەکان لە گەڕەکەکانەوەوانە هاتە ئاراوە هۆکارەکەی بریتی بوو لەوەی کە بزوتنەوەیکی چەپ تقریبا 10 ساڵ بوو ئەم بزوتنەوە چەپە لەم ناسیۆنالیزمی کوردە خۆی جیا کرد بۆ لە یەکێتی و پارتی خۆی جیا کردبووەوە. بزوتنەوەیکی کۆمۆنیستی لە کوردستانە هەبوو کە لە دوای کۆنتڕۆڵکردنی کۆمەڵی ڕەنجەران لەلایەن ناسیۆنالیستەکانی ناو یەکێتی و دەلال تاڵەبانیوانەوە بەشێکی زۆری لەم هێزەی کە لە ناو کۆمەڵی ڕەنجەران لە ناو حیزبی شوێی لەو حیزبە تەقلیدیانەی چەپا بووبوونە بزوتنەوەیکی جیاواز لە ناسیۆنالیزمی کورد، بووبوونە بزوتنەوەیکی کۆمۆنیستی کە سربەخۆبوونی خۆیان لەم بۆرژوازی کووردە لە حیزبە تەقلیدیەکانی یەکێتی و پارتیوانە ڕاگەیان بوو. بۆیە لەم فرسەتە سیاسی کە لە عێراقا بۆ هەموو خەڵک دروست بوو کۆمۆنیستەکانی ژەم فرسەتە سیاسیان بەباشی بەکارهێنا بۆ بەرزاریکردن لە ڕاپەڕینی چەکدارانە لە ڕۆژەکانی سەرەتای ئازارە لە 1970 تاکو 21وانە لە شارەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک. ئەم بەشداریە چالاکیانە تەنها بەشدارێکی عسکەری نەبوو بەڵکو نمونزەجێکی تازە لە سیاست بوو کاویژەوەیەکە ئەم هێزە تازە کۆمۆنیستی و چەپە خەڵکی هێنا لەگەڵ خۆیان چوو لە گەڕەکانە ئەوە نەبوو بڵێ مقڕێکی چەکداری یەکێتی هین حکومەتی بەعسەگرین و کارەکەی خەڵک تەواو خەڵک بڕاتەوە ماڵەوە لە هەموو گەڕەکانە خەڵکمان هێنایە مەیدان خەڵکمان کۆ کردەوە وتمان ئێستا کاتی ئەوەیە کە خەڵک تەدەخولکە لە مەسایلەکانی ژیانی خۆیان. ئەوە بوو بۆ نمونە ئێمە لە سلێمانی بنکەیەکی سەرەکی شوراکانمان لە پێڵێن عەلی کەمال نزیکی مزگەوتی عەلی کەمال کە مەکتەبی ئاوات بوو کردەوە کە خەڵکێکی زۆر ئیتر لە چەپەکان لە 8 مانگ بەدواوە ئەهاتن بەرەو ئەم بنکەیە و لێرەوە وردە لە هەموو گەڕەکانی تری شاری سلێمانیە شوراکان دروست بوون بڵێن شورای گەڕک دروست بوون. لێرەوە خەڵکمان بان کرد کە ئەو پێویستیە سەرەکیانە چییە کە ئەو ڕۆژە هەبوو بۆ نمونە لە ڕۆژەکانی یەکەما مۆزوعی پاکردنەوەی شار و ئەم مەسایلانە هەبوو لەو هەموو کوژرا و شتانێکە لە ناو شارە هەبوو. دواتر مەسایلی خەدەمات وانە ئەم جارە بەرەبەرە شوێنەکانی وەکو شارەوانی کرایەوە
مۆزەفەکان کۆبوونەوە شوێنی وەکو معمەلی جگەرەی سلێمانی کە پێشتر کرێکارانێکی زۆری تیا بوو شوێنەکە کرایەوە کرێکاران هاتنە ئەوێ ئێمە هەموو چەپەکان ڕۆشتین لەم شوێنانە هەموو کۆمونیستەکان قسەمان لەسەرەوە بوو کابێ مدیرە کۆنەکان لا ببرێ ئیدارە کۆنەکان لا ببرێ ئەنیکە لەو شانێک کە کرێکارانی جگەرە هێنان ئەم شتە مەسەلەیە بوو کە عەزیز خۆشناو کە پێشتر مدیری ئەوێ بوو سەر بە حکومەت بوو داواکرا بگۆڕێ بەرحاڵ مەسەلەی لابردنی مدیرەکان مەسەلەی ئەوەی کە لە گەڕەکانە مەوزوعی ئەوەی کە چۆن خەڵک ئێستا وەکو ئەوەی کە حکومەت نەماوە ئیدارە نەماوە خەڵک چی بکە بۆ مەسەلەی کرێ خەڵکی کرێچەکان شوراکانە بێت چی بڵێن سەبارەت بەو خەڵکانی کە ئەو پێداویستیانیان هەیە هەتا لەبەرەوەی حەساری اقتصادیە بوو شەرحە بۆوانە مەسەلەی خۆراک ئازوقاوانەی کە لە مەخزەنەکانی حکومەتی بەعسا دەرهێنران چۆن یارمەتی ئەو خەڵکانە بیرێ بەنەوەیەک ئەمە یەکەم تەجروبە بوو کە ئێمە کۆمونیستەکان لە دوای زیاتر لە 10 ساڵ سەرکوتی بەعز لە زیندانەوە دژایەتی کردن لەگەڵ یەکێتی و پارتیا لەگەڵ ئەموانە توانیمان شتێکی تازە لەو وەزع سیاسیە پێشکەشکەین ئەویشەوە بوو کە چوینە ناو خەڵکەوە چوینە ناو جەماوەرەوە و پەیوەندیمان گرت لە ناو لەگەڵ ئەو خەڵکەی کە ڕاپەڕی بوون و لە گەڕەکانە بە تایبەت خەڵکمان هانەیە کە شورا دروستکەن نوێنەران دروستکەن بەو تەسەوەرەی خۆمان کە ئەو کاتە لە شورامان هەبووە کە خەڵکی گەڕک کۆ بێتەوە مجموعەیەک بە نوێنەر دابنێەوە ئەبانە ببن بە قسەکەری ئەو گەڕەکە پێداویستەکانی ئەو گەڕەکە جواب بنەوە بەم مەسائلانە دواتر هاتینە سەرەوەی کە مەسەلەی کەرکووک هەیە مەسەلەی مقاومەت هەیە بەرامبەر بە ئەسخەری کاگەڕێتەوە ئەم جارە مەسەلەی مەشغەڵەی شوراکان یان ئەم گروپانەی کە نوێنەرایەتی شوراکانیەکەن ئەوە بوو کە چۆن ئێمە هێزی چەگارێک دروستکەن کە ڕێگەنەین بەعز بگەڕێتەوە ئەمانە هەموو بەزێک لەو مەسایلە تازانە بوون کە پێشتر ئێمە وەکو چەپ و کۆمونیستەکان ئاشنا نەبووین لەگەڵیە لەبەرەوەی ئێمە گروپێکی نهێنی بوون کە حکومەتی باز ڕێگەی پێنایەکەی چالاکیەکەی بۆیەوەیکی گەورەی ئەو وزەیە بوو کە بزوتنەوەی کۆمونیستی و چەپ لە 10 ساڵا کۆی کردبەوە وهێنا بوویەوە پێش ئامادەیی باری فکری بۆەوەی کە چی بکە ئامادەیی ئەوەی کە چۆن خۆی لە یەکێتی و پارتی جیا بکاتەوە ئامادەی ئەوەی کە چۆن بەشداریکە لە شەڕی چەکداری و ئەمانە مجموعەیەک شت بوون کە هەمووی تەجروبەی تازە بوون هەمووی مەسایلی تازە بوون ڕوبەڕووبوون لەگەڵ یەکێتیە لە سلێمانی مەسەلەیەکی زۆر جددی و تازە بوو بۆ ئێمە ڕاستە من بەڕاستی زەمینە مادیەکانی من بۆ خۆم چەند جارێک لەگە خۆما بیرم لێ کردوەوە باشە ئەم جوڵانەوەی چۆن بەڕاستی ئەزانی خۆم کەسێک بووم لەوانە کە من لە هەولێرا بووم لە ئەو کاتە لە هەولێرە ژیان و دواتریش لە شوورەکانی هەولێرە ئێمە دەست پێشخەریمان کردو بن کە شوورەکانمان داناوە دەستمان پێکرد بە سازدانی کۆبوونەوە گشتیەکان و کۆکردنەوەی خەڵک و قسەکردن لەسەر داخوازەکان و مەطلبەکانیان و هەتا هەوڵدان بۆ تەنزیمکردنی هەندێک کار لە ناو شارە و ئەوانەمان کرد لەو سەروبەندا بەڕاستی تر چەند مانگێک بەر لەوە من بۆ خۆم بەر بە حاڵی خۆم قەت تەسەور و بیرم بۆ ئەوە ناچوو کە ئەم جوڵانەوەی تواناییەکی ئاوای تابێت دواتر لەگەڵ خۆمە هەر لە لێکدانەوەیە بووم لەو کاتەوە چی بوو ئەم زەمینەی خۆڵقان چی بوو ئەمەی هێنایە پێشەوە من بۆ خۆم چەند فاکتەرێکم بە نەزەرە گەیشت ئێستش کە بیری لێکەمەوە و ئازانم ئەوانە ڕۆڵی گرنگیان بینیەوە یەکێک لەوانە فراوانبوونەوەی شارەکانە و کۆتایی هاتنە بە ژیانی دێهاتی زانی حکوومەتی بەعز کارێکی کرد کە ڕاستە 4,000 دەی لە کوردستانە وێران کرد بەڵام بەجارێک خەڵکێکی زۆری کرد بە شاری ینی ئۆردوگاکانی پڕ کرد لە خەڵک و خەڵکی ناچار کرد هەمووانی کەوا لە دووری شار بوون و لە دووری مەسەلەن ماوەی بڵێن هەتا تەنانەت کارەبا و خزمەت گوزاریەکانەوەوانە هەمویانی هێنا نزیکی خستنەوە لە شار و ئەمانە ژیانی شێوازی ژیانی شاری کرد بە شێوازی باو لە کوردستانە یانەوەی کە خەڵک لە دێهاتا بژی و بڵێن پچڕ لە یەک و دوور لە یەک و ئەو هاو ئاهەنگیە بەردەوامیان نەبێت لەگەڵ یەکا و لە تەجەموعاتی فراوانی نابوون ئەمە کۆتایی هات ئاشنابوون بە مەسەلەن میدیا ئاشنابوون بە پێشکەوتنیەکانی مەسەلەن تەکنۆلۆژی ئەوەی کە لە شارەکانە وجودی بۆ ئەوانەوە لە لادیانە گەیشتووەمانە هەموو ڕوویدا پاشان
واقعان و بەڕاستی کۆمەلگای کوردستان دەمێک بوو تعبیری دروستی لە خۆی نەکردو ینی ئەم ژیانە شاری تا پێشتریش لەوە گەر ئێمە بێتە بیرمان مثلەن کۆمەلگای کوردستان لە دوای ساڵەکانی 60ەوە کە جوڵانەوەی کوردایەتی یا جوڵانەوەی کوردایەتی بەسەریازاڵ بووە یا بەعز خستێتە ژێر چەپۆکەوە کەمتر بواری ئەوەی بۆ تعبیر لە خۆی بکە ینی ئەم شێوازە کۆمەڵایەتی لە ژیان و ئەوانە لە ڕووی سیاسی و تعبیری لە خۆی نەکرد ومە هەمووی ئاوا ما بۆ کاڵێ مەسەرەن دوکە تەقینەوەی تەقیەوە هەرتەنها مەسەلە تووڕێی نەبوو کە تەقیەوە واقعیان واقعیتێکی تری کۆمەڵایەتی بوو کە لە پێشتر خەمڵی بوو بەڵام تعبیری لە خۆی نەکرد بوو خۆی دەرنەخست بوو هێشتا ئەوە هاتە سەرشانەوە دەرکەوت مەسلەیەکی تر فاکتریکی تر کە من بە خەیاڵمەدی ئەوەیە کە ئەو زەربەیە کە بەعز لە جوڵانەوەی کوردایەتی داوە جوڵانەوەی کوردایەتی خستە دەرەوەی حدودەکان وە نەکتەنها ئەوە هەر بێ لاوازی کردن بێهێزی کردن ئەساسەن مەسەن کۆمەڵە گروپی چەکداری لێرە و لەوێ هەبوو کە تەنها خۆیان حەشاردا بوو مەسەن لە قەراخ و لەسەر سنوورەکانوانە ئەوانی لێپترازێ ئەساسەن وەکو نەوشیروان خۆی باسێکە هەمان لە ئۆردوگاکانە خەریک بوون پاسپۆرتیان پیا کرد بووم بە تەمام کوردستان جێبێڵن کە بەعز کوێتی گرتووەوان یانی تەواو ئومێدیان بەررابوولەوە تەنزیماتیان نەمابوو لە ناو شارە لەو سەر و بەندەیە کە ئەوان تەنزیماتەکانیان بەهۆی ئەو بێمۆراڵیەوە کە تووشیان هات بوو بە پێچەوانەوە جوڵانەوەی چەپ لە گەشەیە بوو نازانام تۆ بیرتەیان نا 2 ساڵ بەر لەوەی کەەوە ئەم ڕاپەڕینە بخەومی ئەوانە جوڵانەوەی چەپ و ئەم چەپە نوێ و ئەم ڕادیکالیزمە و ئەم کۆمونیزمە ئەدود ئاگرەوە بەربووتە پوش و یعنی لە هەر شوێنەکە خەڵکانی وا دەبینی هاتوونەتە ئەم جوڵانەوە قەت باوەڕ ناکرد بزانن سیاست یانی چی کەسیەت بینی فعالن هینن ئامادەن ئەوانە توێژێکی گەنج خوێنەوار و زۆر ڕەخنەگر لە هەموو شتێک لە کۆمەلگا ڕەخنەگر لەو جوڵانەوە باڵدەستێک کە هەیە و ئومێدەوار بەوەی کەەوە ئەکرێ ژیانێکی باشتر و ئاسوودەتر و ئازاتر و یەکسانتر لە کوردستانە بێتە دی ئەمەش وجودی هەبوو لەولایەوە پلاس ئەمەش زائیدەن چیت ئەزمونێکی شورایی کە لە ئەو دی و لە ئێرانە وجودی بوو ڕاستە ئێمە خۆمان لە ئێرانە نەبووین بەڵام ئەوان لەوێ بوون ئەوان ئەزمونونەکان ئەتوانی بە ئێمە باسکەن کە ئەبێت چی بکرێ و چی نەکرێ نەگەر ینی ئەوە بڕاستی جۆرێک بێ ئەمەکیش دەرەچێت کە ئێمەوەمان بیرچێتەوە کە بۆ نمونە کۆمەڵا و سەردەما چۆن پشتیوانی لە شوراکان کردووە چۆن بە ئەزمون بە چەک بە پارە بە ئیمکانات بە ڕێنمایی بە هەموو شێوازێک لە ڕاستی لەگەڵ ئەم جوڵانەوە وەستا هەموو ئەم فاکتەرانە کارێکی کرد فێلەن ئەم جوڵانەوە نوێ بێتە دەرەوە وە گرنگتریش لە هەمووی ئەو شێوازە دردوانیە بوو کەوا کۆمەلگای کوردستان بەرامبەر بە یەکێتی و پارتی هەیەیان بۆ نە ساڵە لە دەرەوە شەڕی براکوژیان کردبووی کە ئەمپیان و شەڕی براکوژی پڕی خەڵکیان نابوو بە کوشت یۆ یەکێتی مفاوەزاتی کردبوو خەڵکی هەڵەبجەی بە پێی تعبیراتی کەسێک کە من تازر لە هزار هەڵەبجە بە تاوانی بەحسەزانم بەڵام دووبارە یەکێک لە هۆکارەکان بوون کە ئەو تاوانە بقەومێتەوەوانە پارتی لە ساڵانێکی دوور و درێژەوە وەکو نۆکەری هەموو دەوڵەتەکانی مەمتقەکە ناسرا بوو ئەوانەوەی جاعتیبارێکی سیاسی بەڕاستی لەلایەن توێژی ناڕازیەوە نەبوو هەر بۆیشە مەسەن دواتر پارتی بە جۆرێک بە هێزی چەکدارەکانی بەعز دووبارە بووە بۆ هێزەکە لە کوردستانان نفوزی پیاکات تۆ تا یەکێتیش بە جۆرێک بە نفوزی ئەم چەکدارانە لە سەرەتاوە توانی خۆی بگرێتوانە یعنی ئەم دردۆنگی کە بەرامبەر بەم هێزانە شەبووە دوورکەوتنەوەی خەڵک زۆر پێشڕەوتر بوو بەڕاستی لە یەکێتی و پارتی ینی یەکێتی و پارتی کە هاتنەوە ناو شار ئەو کاتە ینی نامۆ بوون بە هەموو شتێکی خەڵکی شار و ئەوانە نابوون بوون بە فەرهەنگەکەی نامۆ بوون بۆ پێشکەوتنی کە لە ڕووی شارستانی و لە ڕووی هەتا مەسەلەن سیاسی ئەوانە پێگر من ئەمانە بە فاکتەری گرنگ نەزانم بەڵام دیارە ئەو مبادراتانشی کە خەڵک کردی و وەڵامدانەوە بە لەحزا یەکشێک لە شتە مهمەکانەوەیە کە من وا ئەزانم لە لەحزاتی دیاریکراوە وەڵامدانەوە بە پرسی دیاریکرا و ئەتوانێت جوڵانەوەی بخاتە سەر پێ و وەڵام نەدانەوە پێ دووبارەی ئەتوانێت بیخاتە ژێر پێ من وا ئەزانم ئەم شوراکان لەم لەحزە دیاریکراوەیە توانیان وەڵام بە مەسلەیەکی جددی ئەو کۆمەڵگا بدەنەوە کە لە بە بڕوای من مەسلەی بەڕێوەبردن بوو مەسلەی بەڕێوەبردن و ئیدارەوە داکۆچیکردن و دیفاعکردنیش لەم دەستکەوتانی کە بەدی هاتوون ئەمە یەکێک بوو لەو
مەسەلە ئەستیانەی کە خەڵک بە شوێنیەوە ینی خەڵک بەڕاستی بمچینە شوراکان نیانتوانێەوە خواردنە زۆرە بۆ خەڵک دابینکەن وەڵام هەرەوەی کە لە هەر بنکەیکی شوراکانە مەسەلەن خەستەخانەیە کە دەبینی یاخود شوێنێکە دەبینی بۆ وەرگرتنەوەی مەسەن خەڵک تاڵانی کردو و بەشی شێویست بیبەخشێتەوە هاتن مەسەرەن شتەکانیان نەهێنایەوە خەڵک بردبووی لە دام و دەستگاکانی حکوومەتی بردبوو بەڵام هاتەوە تەستیم بە شوراکانی کردەوە بۆی بێن بەو ئاوارانی کە مەسەن بۆ نمونە لە کەرکووکەواتینا لە شوێنەکانی ترەوە ئاوارە بوونەوەمانە کۆمەڵێک بەشداری یا مەسەلەن خستنەوە سەرپێی دایرێک مەسەرەن کارەبا لە سلێمانە نازانم تۆ ئەمە یەشێکە لەو شتانێک کە بەڕاستی بۆ شوراکان تۆمارەکرێکە توانای ئەوەیان هەبوو بەلەدیات و مەسەلەن مەسائلی کارەبا ئەوانە بخەنەوە سەرپی خۆیان دیارە من ئەزانم بەعزێک سەرنجیان وایە کە نابوو مەسەن شوراکانە و کارانە بکا بۆ ئە زۆرتر ڕۆشتە بەلای خواستە کارگەریەکانەوە و باسی زیادکردنی کرێ و کەمکردنەوەی سەعاتی کار و یاخود مەسەلەن ئەوەی کە تۆ باست کرد مەسەلەن لابردننی مدیرەکانش دیارە یەکێک بوو لە کارە زۆر پێشڕەوەکانی شوراکان بەڵام ئەگەر بەوە تەقەتیز وایەتەوە نێک پیان وایە ئەگەر ئەوانە زۆرتر بکرایە شوراکان باشتر سەرەکەوتن بەڵام من پێم وایە شوراکان لەوەیە توانیان وەکو ئەلتەرناتیڤ وەکو بەدیل خۆیان بۆ وەزعی ئەو کاتەی کوردستان نیشان بدەن لەوەی کە توانیان وەڵام بە پێداویستی ئەو لەحزەیەی کۆمەلگا بدەنەوە نەگەوەی کە لە داهاتووە چی ئەبێ شعار و ئوفوق و ئەوانە ممکنە توێژێکی دیاریکراو لە خەڵک ڕاکێشێ بەڵام خەڵکی ئاسایی لە لەحزەیەکی دیاریکراوە خواستێک و داواکاری یاخود نیازێکی کۆمەڵاتی دیاریکراو هەیە هەر جوڵانێک وەڵامی بەوەدایەوە ئەتوانێت بەوە بیباتەوە من ئەم ئەزمونەم لە شوراکان وەرگرتووە دیدی تۆ چۆنە ئەم تێڕوانینە چۆنە بینی یاسوب من پێم وایە کە کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی سەرمایه‌داریە ینی هەر ئەو کاتە لەبەرەوەی چینی کرێکار گەشەی کردبووتیایە بۆ ئێمە جیابوونەوە لە یەکێتی نیشتیمانی بۆ جیابوونەوە لە کۆمەڵی ڕەمزەران بۆ لە حیزبی شوێعی جیابووینەوە بۆ ئەم هێزە کۆمونیستە نوێیە دروست بوو ئەمانە هەمووی دەلایل ئێوەیە کە خەباتێک لە کوردستانە هەبووە لە بینی چینەکان دروست بووە و حتمما بەشی پێشڕەوەکەی زووتر ئەم مەوزوعە دەرک پێکە و خۆی جیاکاتەوە لەباری سیاسیەوە بەڵام ئێمە هەر لەو کاتانە کە سەردەمی بەعسیش هەبوو مانگرتنمان هەبوو حرەکاتی کرێکاری قسەکردن لەگەڵ کرێکاران لەگەڵ چینی خۆمانە بەرەبەرە ئەم چەپە یان ئەم بەشە کۆمونیستی لەگەڵ ئەم حرەکەتە ناڕزایەتیانەی کە لە خوارەوە هەبوون بەڵام هێشتا سەرەتایی بوو دەست و پەنجەی نەرمە کرد ئەم جیابوونەوەی بە یەکجاری لە ڕیزی بۆرژوازی کوردی ئەمە دەلای لە ئەساسیەکەیەتی ئەوە نییە گروپێکی مجموعە ڕۆشنبیر هات بێتن لە سوچێکا و خۆیان جا کرد بێتەوە لە گروپێکی تری سیاسی ئەوانە و بیرڕای تازانە بووێت وەکو تۆڵی بەشێکی بۆ منە مەسلەی شاری بوونەوەی کوردستان و نەمانی لادێکان و ئەمانە هەمووی دەوری هەبوو لەوەی کە چەند زووتر ئەم کۆمەلگایە وەکو کۆمەلگای سەرمایه‌داری وەکو کۆمەلگای چینەکان زووتر ئەم ململانێ چینایەتێ لە بینیانە زەق بێتەوە و بەم پێش لەباری سیاسیشەوە ململانێکە زەق بێتەوە یعنی کاتێ ئێمە لە سلێمانی شوراکانمان دروست کرد دوژمنەکەی ئەمە کە یەکێتی نیشتیمانی بوو دوژمنی چینایەتەکە زۆر وازە زانی کە ئەمە چ خەتەرێکی ئایندە دروستەکە بۆیە لە ڕادیۆکەیەوە کە شوراکان ئەبێ دابخرێ سەرنجە و نقطەیە بەبێ ئەوەی شوراکان هێشتا بەرەنگاری یەکێتی بوو بنەوە ینی ئەزانی ئەوەی یەکێتی بوو بەڕاستی کە پەلاماری شوراکانیدا شوراکان نەبوون مەسەلەن کەونە بەرامبەر بە یەکێتی وە دوژمنایەتی یەکێتی بکەن بەڵام کە بینیان لە هەڵەبجە لە 16 ئازارە لە یادی هەڵەبجەیە ئەو حەشاماتە گەورەیە لە شارە هەمووی لەلایەن شوراکانەوە کۆکرایە و لە ناو جەرگەی شارە ئەو بڵێن نمایشە گەورەیە سازدرا ئەمانە و بینیان شوراکان نەخکرد پەڕیونەتەوە بۆ کەرکووک پەڕیونەتەوە بۆ هەولێر پەڕیونەتەوە بۆ گەرمیان خەریکە لە هەموو جێگایەک ئەمانە دەرەکەوێت لە ڕانیە و لەو شوێنانە خەریکە جموجوڵ هەیە بۆ ئەم مەسایلانە لەو لەحزاتانەیە بووکەیتر شعوریان کرد نایتمان وەکوتم ئەوان تووشی ڕاشڵەکی نێبوون لە مۆزوعی شوراکانە تووشی ڕاشڵەکی نێ ئەیانزانی کە بەشێکی زۆری هێزەکەی کۆمەڵی ڕەندەران لیان جیابەوەوانەی کە چەپن کۆمۆنیستنەوانن هەموو ئەمانەیان نەزانین لە ناو شارەکانە ئیطلاعاتیان هەبوو لە سەرمانە گرتنەکانی کە کۆمۆنیستەکان گیرابوون ئەمانە دەنگی یابووە لە ناو کۆمەلگا بەڵام ئەم تەسەوڕیان نەبوو لەسەرەوەی کە قوتبێکی سیاسی بەرامبەر بەوان دروست بووە کە خەڵک کۆکاتەوە مەسەلەکەەوە نییە گروپێک لەوان جیابێتەوە و نووسینێکی هەیە فلان و فیسارێکی ئەوە کۆ کاتێک کە لە سای باسابوون لە کاتی
ئەم جوڵانەوە سیاسی کە دروست بوو لە کوردستانە ئەم بزوتنەوە کۆمونیستی ئێمە شانازی بۆواکە کە لەو دقەیە حزوری هەبوو حزوری سیاسی هەبوو لەو دقەیە پێشڕەویەکەی نوان لەو دقا خەڵکی کۆکردەوە لەو دقات و بەلای چینەکەی خۆیەوە هەرچەند تاریخێک ئێمە لەگەڵ چینەکەی خۆمانە جیا بووین تاریخێک بەعزێ سنت فێر بووین کە هەر بە بۆنەی سەرکوتەوە هەر بە بۆنەی سنەتی ناکۆمەڵایەتی کە لە ناو کۆمونیستەکانە هەبووە تەفرەقەی ناوخۆیان بەڵام مجموعە ئاڵوگۆڕی جددی بە بۆنەی ئەو جەوە سیاسیەوە دروست بوو کۆمونیستەکان یەکیان گر لە شوراکانە کۆمونیستەکان توانیان پێکەوە بڕۆن خەڵک بێنن بۆ ئەوەی کە داوای مافی خۆیان بکەن بیانوێ مدیرەکان لابرن بیانوێ خەڵک لەو ڕۆژات چی پێویست بوو کۆمونیستەکان چون بەدەم ئەم شتانەی نیازی ئەو ڕۆژەی خەڵکەوە لە مەسلەی شارەوانیەوە بگرێت تا مەسلەی گەڕەکەکان تا کرێنشینەکان تا ڕوبەڕوبنەوەی بەعز ئەمانە هەموو جموجۆڵێکی سیاسی بوون کە ئەم بزوتنەوەی لە خۆی نیشاندا ئینێرجێکی نیشاندا بەڵام ئەبێ واقعیش بین لە لێگانەوەکانمانە واقعی بین ئەمە هێشتا بزوتنەوەیکی جەماوەری شورایی نەبوو کە لە ڕیشەیەکی مێژووی بۆ منە ڕێکخراوەی کرێکاری پێشتری هەبێ واقعی ئەم چینە لە کوردستانە سەرەتا بوو ئەم چینە لەژێر تەسیراتی ناسیۆنالیزمە لەژێر سەرکوتی بەعسا لەژێر ئەم شتانە مەجای ئەم دەرکەوتنەی نەبووە حتا کۆمونیستەکانی مەجای ئەم دەرکەوتنەی نەبووە بۆیە من وەکو سەرەتایەگەی بین وەکو بزوتنەوەیکی جەماوەری فراوانی گەورە نایبینم کە بڵێن ئەمە ئیدعای دەسەڵاتی کردووە نموزەجی هەبوو بۆ هەموو شتێنە ئێمە کە شوراکانمان دروست کرد ڕۆشتیم زانین خەڵک چی پێویستە جوابی ئەوە بینەوە بەڵام نەمانەزانی بۆ نمونە شورا هەر هەڵبژاردننی نوێنەر نییە ئەوەی چەند کەسێک هەڵبژێری شورا هەر شورایە یعنی خەڵکی گەڕک شورایە نەک تەنها ئەو 4-5 کەسەی تۆ هەڵێژێری خەڵکەکە بڕاتەوە ماڵەوە و ئەم 4-5 نەفرە ببن بە شورا یان بۆ نمونە دواتر کۆبوونەوەمانە کرد سەی دەکرد هێشتا هەر لەو قاڵبەی کۆنی چەپی خۆمان ئاماوینێتەوە هەر کۆمونیستەکان کۆبوونێتەوەڵین نوێنەری شوراکانین ئەمانە نیشانەیە کە ئێمە هێشتا وەکۆڵین لە سەرەتای پرۆسەیەکین هێشتا کۆرپەلەیەکین بەڵام ئەم کۆرپەلەیە هەوڵەیە کە جوابی ئەم شانە باتەوە کە هاتوێتە ڕێی هەوڵەیە کە گەشە بکە هەوڵەیە کە خۆی لە ناسیۆنالیزم جیابکاتەوە هەر بۆیە ئێمە بەو قودرەتی کە هەمان بوو چوینە بەردەمی بارەگای بەرەی کوردستانی لە هەرزەی مارسا ئێمە چین یەخەمان بەوانگر بۆ لە ڕادیۆکەتانەواڵێن شوراکانە بێدا بخرێت جەمیل هەورامی بۆ نێرنە سەر بنکەکانمان ئێمە دەنگمان بەرز بوو بەڵام شتێکی تر واقعی بڵێن کاوەی لە کوردستانە ئەم چینی کرێکار و بۆرژوازی چینی بۆرژوازی 50 ساڵ خەبات و سیاست و ئەحزاب و میلیشیا و هەموومانەی هەیە یەکێکی پارتی بەرهەمی نیو سەدە لە کاری خۆیان بۆژوازی هەموو ڕۆژە کاری کردووە هەموو ڕۆژێ خەڵکی کۆ کردوێتە لە دەوری خۆی بە شکلی جۆرا جۆر بۆیە حتمما شوراکان ئەوە نەبوو بڵێن شتێکە لە نەتیجەی ڕێکخراوەی کرێکاری پێشتر هاتووە ئێستا گەشەی کردووە بۆ بە شورا و ئیتر دەسەڵات و نازام ئەمانە نەبوو واقعی سەیریکەینەوەیە کە هەوڵێکی سەرەتایی چینی ئێمە بووە هەوڵێکی سەرەتایی کۆمونیستەکانی ئێمە بووە کە بتوانن فعلەن ئەم چینەی خۆیان کۆبکەنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی بۆژوازی جا ناسیۆنالیزمی کورد بێ یان حکومەتی باز بێ بۆ بوو ئەوەی کە وەکو خۆیان کۆمەلگا بەڕێوەبەرن ڕێگە بگرن لەوەی کە بۆژوازی هەموو شتێکیان بەسەرا فەرزکە ئەمە فرسەتێکمان بۆ کرابووەوە کە دەسەڵات نەبوو حکومەت نەبوو هەوڵمانەیە ئەم شتانەی خۆمان باشتر بخەینە پێشەوە باشتر بتوانین ئەم کارانە بکەین و ئەمە تەجروبەیەکی باش بوو بەڵام حتمما بەو لاوازەی خۆمان و بەو کۆرپەلەی خۆمان ئەم تەجروبەیەش تا ئێستاش ئەو قورساییەی دانەناوەکە بتوانێت بڵێن چۆنە تەواوی ئەم بزوتنەوەی گۆڕی بێ توانی بێتی تەواوی ئەو ئینێرژی کە لە ناو چینی ئێمە هەیە لە کرێکارانە هەیە لە کۆمۆنیستەکانە هەیە ئەمەی هەمووی ئەو دەرسەمان لێ وەرگر بێ کە ئایا ئەوە چ ئینێرژێکی گەورە بوو کە ئێمە توانیمان لەو ڕۆژانە ئەو کارانە بکەین کە ئێستا بۆمان شانازیە دواتر بۆ نەمانتوانیوە بەم چەشنە بەو چەشنێک کە لەو ڕۆژانە لەو 3 هەفتەیە توانیوانە بیکەین بۆ منە لە 30 ساڵە نەمانتوانیوە ئەم تەجروبەیە بەو ڕادە گەورەیە بێنینە پێشەوە ئەمە یەکێک لەو شتانەیە کە ئێستا
هەروە بۆ خۆشی بڵێم ئاسۆ نییە کە ئەو تەقالید و سونەتانەی جوڵانەوە گروپە چەپەکانە بینی بەڕاستی داخرانە بەسەر خۆیان و ئەو شوورە ئایدۆلۆژی کە بە دەوری خوانە دروستیەکەن کە ئینا کە پێیان زۆر سەختە مەسەرەن تێکەڵ بە خەڵک بنووەوانە و ئەترسن لەواچێ لە دەستمان دەرچوو بێ لە شوورەکان نازانی وەکەوەی کە بەدەست خۆمان نەبووی تر تێکەوتینەوە شوورەکان ئەوە نقطەیەکی سەرەکیە سەیریکە ئەگەر فشاری چینەکەمان فشاری ناڕزایەتەکان فشاری کۆمەلگاکەمان لەسەر بێ ئێمە ژۆک و کۆمۆنیستەکان لەو قاڵبە بچووکەی خۆمانیینە دەرەوە جایستا تۆ پەنج خستە سەر مەسلەیەکی زۆر مهم کە بەڕاستی منەمەوێت لە خوێندنەوەی ڕووداوە سیاسەکانە ئێمە ئەم میتۆدۆلۆژیە بەکاربێنین ئەم شێوازە جیهانبینیە بەکاربێنی نەزانی ئێمە کۆمونیستەکان بە سەرنجێکیەوە بم خوا بە هاوڕیانەکە ئینیان کردووە هاوڕیانێک کۆمنتە نووسن بەسەر چاوان لە دوای چارەکی ئەخیری بەرنمەکە کۆمنتەکانە خوێنینەوە هەوڵەدەین وەڵامیان بدەینەوە هاوڕێکیش پرسیاری هەیە توانێت بە کۆمنت بینوسێ لێرە حتمما لە بەشی ئەخیر لە چارەکی ئەخیری بەرنمەکە هەوڵەدەین سەبارەت بۆ کۆمنتانەوە بۆ پرسیارانەی ئێوە سەرنجانی ئێوە قسە و باس بکەین ئەزانی مەبەستم چییە ئاسۆیانی من وای ئەبینم کە ئێمە بە میتۆدۆلۆژیەمە خەڵکانی ماتریالیست و دیالکتیکین یعنی ئەمە دیالکتیکین باوەڕمان بە ماتریالیزم هەیە باوەڕمان بەوە نییە کە ئایدۆلۆژیا و فکر و بیر و باوەڕەکان و مەسەلەن بەرنامە سیاسیەکانن کە ئاڵوگۆڕ لە کۆمەلگایە دروست دەکەن و ئاڵوگۆڕ بەدیدێنن ئەوە هێزە کۆمەڵایەتیەکانن کە ئەم کاراکەن ئەمە هێزە کۆمەڵایەتیەکانن کە ئەتوانن تەوازنی هێز بگۆڕن لە کۆمەلگایەوە گۆڕانکاری ڕیشەی دروست بکەن و هەر بەم دیدەشەوە ئەبێ بۆ هەموو شتێک بڕوانین و هەر بەم دیدەشەوە ئەبێ هەموو دیاردەکانی تر هەڵسەنگێنین ینی بۆ نموناگەر قسەکە لەسەر ئەوەیە کە فعلەن ئەوەی کە تۆ باسێکی جەماوەرە هات فشاری هێنا و من کە منتم لە دەستمان دەرچوو بە ڕاستی کەوتیتە ژێر فشار و گوشاری خەڵکەوە ینی بەش بە حاڵی خۆم منەوە ڕخنەیە لە پێش هەموو کەسەوە تەوجیهی خۆمەکەم ئەگەر ئەزمموی شورایم لە شاری سلێمانیان نەبینایە ئەو هاتنە دەرەوەی نەبووە من لە هەولێرە هیچ کارێکم ناکرد ئەسەن ڕۆژی دوای ڕاپەڕین لە شاری هەولێرە کە بەشدار بوون چالاکانە بەشدارم تەقەمان کرد چوین لەگەڵ منزومە شەڕمان کردەوانەمان هەموو کردوانە بەڵام ڕۆژی دوای ڕاپەڕین کە وەختێک شار کەوتبووەوە حاڵەتێکی زۆر ناومێددانە بەسەر منازاڵ وەکو کەسایەتی وەکو خەڵکێک کەسێکە چالاک بوو ساڵانێکی دوور و درێژ لە بەرامبەر ڕژێمی بەعساک خەباتمان کردبوو قاچاق بوو مۆختێکە بەعز ڕووخە بەڵام تووشی ناومێدیشی زۆر بووین ئەم جوڵانەوەیە کە دەرکەوت جوڵانەی شورایی و ئەمەی ئەم ئەلتەرناتیڤە ئەمە گیانی بە ئێمەدایەوە ئەمە ئێمەی هێنایەوە سەرین ینی حەقیقەتەکە ئەوەیە خودی ئەم حرەکەتەیە کە ئەم هێزی هێناوەتە پێشەوە دروستە کە ئێمە پێشتر باسمانە کرد و قسەمان لەسەرە کردو کە پێویستە مەسەلەن جۆرێک لە ڕێکخراوبوونی جەماوەری دروست بێ کۆمیتە شۆڕژگێڕەکان مەسەلەن بۆ نمونە کۆمونیستەکان لە شاری سلێمانیا بە تایبەتی لە کەرکووکە بە دەرەجەیەک لە هەنێک جێگای ترا لە هەنێک شار و شارۆچکەی ترا کۆمیتە شۆڕژگێڕەکانیان دروست کرد وە ڕۆژی حوتیمان کە ئەو ڕاپەڕینە گەورەیەکرا لە شاری سلێمانیا بەڕاستی کۆمیتە شۆڕژگێڕەکان بوون کە دەست پێشخەری یەکەمیان کردووانە بە دواشە دیارە دواتر کە ماوەیەکی پێچوو چەند ڕۆژێکی پێچوو پێم وابێت تاکو هێزەکانی یەکێکی خۆیان گەیانەوە ناو شار ئەو کۆمیتە شۆڕژگێڕەکان بوون کە لە بەشی زۆری لە کۆمونیستەکان پێکهات بوون بەڵێ لێرە و لەوێ مەسەلەن کۆنهینیان هەبوو لێکەوتیان هەبوو لەگەڵ هێزەکانی یەکێتی ئەوانەیە بەڵام ماتریاڵە ئەساسەکەی کۆمونیستەکان و چەپەکان بوون ئەوان بوون بەڕاستی لە شاری سلێمانیا کە ڕاپەڕینیان دەست پێ کردو یەکەم تەقەی ڕاپەڕینی شەر ئەوان کردیان ئەمە حەقیقەتێکە ناشارێتەوە ینی کەس ناتوانێت ئەم ڕاستیە مێژوویە ئینکار بکە بەڵام دووبارە ئەوە جەماوەر بوو بەو گەرموگۆڕیە کە هاتە پێشەوە بۆ شوراکان کارێکی کرد کە ئێمە هەر ئەوەنە وتبا شوراکان و ئەوانە کاتێک بازانانی ئێمە لە ناو جوڵانەوەیەکان کە مەجبورین وەڵامی کردینەوە بۆ قسەکەی تۆ زۆر دروستە من بۆیە لێرەشا ناومناوە خوێندنەوەیەک بۆ ئەزمموی شوراکان من بەڕاستی بۆ خۆم متەڕەدیدەم لەوەی کە ناوی بنێم جوڵانەوەی شورایی ئەم جوڵانەوەیمان زوو بەکارهێناوە بەڵام من جوڵانەوەی شورایی کە وەختێکەڵی جوڵانەوەی شورای وەکو جوڵانەوەیکی جەماوەری فراوان و ئەوانە دێتە بەرچاوکە بەسەلەن شوراکان دروستەکەوە ئینەکە من هەستەکەم ئەم ناوەی ناتوانین لێ بدەین لەبەرەوەی نەیتوانی بەو ئەندازەیە فراوان بێتەوە و جەماوەری بێتەوە کە تەجاوزی هەموو ئەو قەید و ئەیرانە بکە کە چەپەکان دروستیان کردووە لە هزار
لە جێگەیەکە مەسەلەن هەر سونەت و تەقالیدەکانی چەپ دووبارە بەسەر ئەم جوڵانەوە یا زاڵ بۆ لە نەتیجەشە وای لێهات لە پاڵ مەجموعە فاکتەری بڵێن بابەتیە کە ئەویش مەسەلەن ئەو داتەپینی ورەیە کە خەڵک جەماوە ورەی داتەپی بەڕاستی ئاوارەی ملیۆنی بۆ خۆی ینی وەرەشکاندنێکی زۆر گەورەی ئەم کۆمەلگای ئێمە بوو جارێکی تر هەڵاتن لە بەردەم دوژمن جارێکی تر چۆڵکردنی شار جارێکی تر ئاوارە بوون و کەوتنە ناو ئۆردوگاکانەوە جارێکی تر بێ ئایندەی بێچەرەنووسی جارێکی تر هاتنەوە بۆ ناوشار بە پشتیوانی مەسەلەن ئەمریکا و غەرب و هێزی چەکداری ئەمریکا و غەربووەمانە هەموو ئەمانە باڵانسەکەی بە تەواوەتی گۆڕی ئەو تێڕوانینە یا بڵێن ڕادیکاڵانەی کە هەش بوو لەناو ئەم جوڵانەوە یا زۆر بەقووت بوو زۆر لە هەموو کەس لە هەموو لایەنەکان زیاتر زەربەی بەرکەوت بەڕاستی لە ئاوارەی ملیۆنیا کۆنەپەرستی کوردایەتی بردیەوە ینی بۆیە مەسەلەن زوو جاڵ تاڵەبانی باسی کردووە ئاخ بۆ هەڵەبجەیەکی تر و ئەوانە بەڕاستی ئاوارەیەەکە هەڵەبجەیەکی تری دابوو ینی دەسەڵاتی پارتی و یەکێتی هەموو کەزەڵێ بەرهەمی ڕاپەڕینە نا دەسەڵاتی پارتی و یەکێتی بەرهەمی شکستی ڕاپەڕینە بەرهەمی شکستی ئەو خڕۆشانە جەماوەریە بەرهەمی شکستی ئەو ئاوارەیە کە خەڵک تووشی هات زووتر ئێمە لێکدانەوەمان هەبوو بەرامبەر بەو خڕۆشانە جەماوەریە هیچ کاتێ بە پێشکەوت و شۆڕژێرانەوانەمان نەزانیوە بەڵام بەو ئەندازەیەش کۆنەپەرست نەبوو کە شتی وەکو یەکێتی و پارتی لێبەدی بێت یعنی ئەم جوڵانەوەی لایەزال ئومێدەوار بوو ئایندێکی باشتری ئەویست ئەوە شکستە بوو کە بەسەری هاجا من سەرباری ئەمە فاکتەرە کۆمەڵایەتی پێم وابێ فاکتەرە زاتیەکەش کە خودی ئامادە نەبوونی ئەو کۆمونیستەکان و هەڵسوڕاوانی شەپە دووبارە ئەم جوڵانەوەی قەتیس کردەوە وە کە دواتر هاتەوە ئەوەی کە بێتەوە سەر پێی خۆیەوانە نەیتوانی تر ئەبوو شوە بە شوێنەوەبی دووبارە چەپەکان ڕێکخەیتەوە بیرە دێکە دوایی ئێمە لە پرۆسەیەکی دیاریکراوە کۆمیتە شۆڕجێڕەکانمان سەر لە نوێ لە ناو شارەکانە دروست کردەوە و بەشێک لەو خۆ پیشاندان وشتانی کە کرا کۆمیتە شۆڕجێڕەکان سازیاندا لە هەولێر لە سلێمانی ئەوەی پێ وتێ ڕاپەڕینی دووەم و سێم و ئەوانە هەر بەدەستی ئێمە کرا بەڕاستی ئێمە فعالی زۆر ڕاستە و خۆ بووینتیایە و ئەمانە ئەو کارانە ئەنجام درا بەڵام دووبارە هەستان کەوتی لەناو ئەو مەسائلی جەدەل و جیاوازی من لەگەڵ ئەو شورای کرێکاری یان شورای خەڵکی ئایا شورا شێوازەکە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگا ئاشورا ببێ بە لە دیە جوابی مەسایلی این باتەوە یا بڕوە خەریک بێ شۆڕش بکات و دەسەڵات بگرێت مەجموعە بەقولاتی زیهنی کە هیچ پەیوەندی بەو حرەکەتەی خەڵکەوە نەبوو هیچ پەیوەندی بەوینەوە نەبوو سەرنجام ئەم جوڵانەوەی بەو ئاقارەیە بر کە نەتوانێت لە دوای بڵین ئاواری ملیۆنیەوە هەستێتەوە یا مەسەر لە کاتی ئاواری ملیۆنیان ڕۆڵێک ببینێ ینی تۆوەکو شورا کە ئەڕۆی ئاوارا بێ و کاتەش خۆتوانی ڕۆڵ ببینی بەڵام کەس فکری لەوە نەکردەوە کەس هینی ئەوەی نەکرد کە ئێمە ئەتوانین بەم ئاراستێشە چالاک بینوە و چالاکێدەی بکە من ئاوایە بینم ینی وازانم کە فعلەن بەشێک لە نوشوستیەکانی ئەم جوڵانەوەی کە نەیتوانی بە پێشڕەوێکی زۆرتر بکە هینەکەی ئەسبابەکانی ئەسبابی زاتیە لە خودی ئەو جوڵانەوە یاخود گروپە چەپانی ئەو سەردەمەیە ڕاستە من پێم وایە کە ئەو سەردەمە و توانایی شوراکان مۆری توانای چینەکەی ئێمە نیشانەیە لەو کاتە بۆ نمونە ئێمە پێشتر حیزبێکی سیاسی بەرفراوان لە هەموو کۆمونیستەکان لە هەموو کرێکاران لە هەموو چەپەکان بە شکلی جۆراجۆرۆ شتی لە بابەتەمان نەبوو تا لە کاتی ناو شارەکانە ئێمە بتوانین یەکدەست بەرنمەیەکی فراوانتر دابنین بۆ نمونە بۆ ڕوبەڕوونەوە لەگەڵ باسە یەکێک لەو مەسەلە سەرەکیانەی کە لەو کاتا ئەوایە مۆزوعی سەرەکی ئێمە بێ لە ماوەی ئەو سێ هەفتەیە زۆر کەسەی ود لەم لاولاوە زۆریش هەوڵمانەیە بۆ منە مەفرەزە بنێری بۆ کەرکۆ بڕوا بۆ ئەم شوێنەوەوانە بەڵام ئەمەوەکۆ نەبوو تۆ بتوانیت هێزی دەیانە هەزار کەسی لەو ماوەی سێ هەفتە بۆ ڕوبەڕوونەوەی باسکۆ بکەیتەوە ئەوە گرەوی هێزێک کە بتوانێت دەور ببینێ لەو کاتە ئەوە بوو کە بۆ نمونە ئەبینی هێزە ناسیۆنالیستەکان تەجروبەیان هەیە لەما ئەزانن کە بۆ نمونە ئەمە شەڕی دەسەڵاتە شەڕی سیاسەتە هێز کۆکاتەوە لەو کاتە و ئەتوانێت بە شکلی جۆرازۆر ئەم هێزە لە خۆی کۆکاتەوە بتوانێت نفوزی خۆی بسەپێنێ شەڕی خۆی بسەپێنێ هەموو ئەو شتانەی دیاریکە
ئێمە هێشتا وەکوتم لەبەرەوەی ئێمە خاوەنی مێژوویەکی ڕابردوویەکی لەو بابەتە نەبووین کە لە باری بزوتنەوەی کرێکاری و ڕێکخراوەی کرێکاری فراوانمان هەبێ پێش ڕاپەڕین لەباری هێزی چەگار و تەجروبەی سیاسی و عسکەریمان هەبێ پێش ڕاپەڕین هەموو ئەمانە لێرە ڕەنگەیاتەوە لەم تەجروبەیان ڕەنگەیاتەوە کاتێک کە تۆ سەرەتای خەریکی پەیوەند لەگەڵ خەڵکە ئاگری لەگەڵ کرێکاران ئاگری لەگەڵ خەڵکی گەڕەکەکان ئاگریت هێشتا ئەم تەجروبەیەت نییە کە تۆ چۆن نتوانی ئەوە بخوێنیتەوە ئەمڕۆ چی ئەتوانێت ئەم هێزە کۆکاتەوە ئەم خەڵکە کۆکاتەوە بۆیە پێ دەڵێم ئێمە دوای ئەوەی کە نوێنەرەکانمان هەڵبژار دوای بازێشتی گەڕەکمان جوابارە و بازێک گروپمان دروست کرد هێزی چەگار بۆی بڕوا بۆ کەرکووکوانە نەمەدەنزانی ئیشی شورا دوای ئەمە چییە باشە کۆبوونەکانیش بەرەبەرە هەرە بوون بەوەی کە نوێنەری شوراکان بێن نوێنەری شوورەکانی زیاتر خۆمان و چەپەکان بووین یعنی ئەمە بە بڕای من پرۆسەیەکی مێژووی دروستێکا لەو سێ هەفتەیە دروست نابوو ممکن نەبوو کە بۆ نمونە هێزێکی سیاسی وا گەورە دروستکەی لەو ماوەیە بتوانێت هەموو شتێک ئاڵوگۆڕێکی جددی بە هەموو شتێک بە بەڵام ئەیتوانی ئەگەر بۆ نمونە ئێمە پێشینەیەکی سیاسی زیاترمان هەبووە ئێمە خاوەنی ڕێکخراوەی جەماوەری زیاتر بووینە ئێمە خاوەنی تەجروبەی شەڕ و ململانەی عسکەری بووینە لەگەڵ یەکێتی و پارتیا بالفعل لەو سێ هەفتەیەمان توانی زۆر کاری گەورەتریش بکەین ئەمان توانی ئەو کاتە ئێمە لەشکرێکی 10,000 کەسی لە خەڵکی شارەکانی کوردستان دروستکەین بۆ ڕوبڕووبوون بەس ئەو کاتە ئەو هەر بەو هێسە جواب یەکێتی پارتیشمانەیە ئەمە بە بڕای من ئەو شتانەیە کە نیشانیان لەو تەجروبە سەر ڕای دڵسۆزی ئێمە سەر ڕای هەوڵەکانمان سەر ڕای گیانفیدایەکانمان سەر ڕای ئەو شتە تازانەی کە هێنامانە ناو کۆمەلگای کوردستانەوە کە ژن و پیا و چەقەڵ گرن و بڕۆن دیفاع بکەن بڕۆن ڕوبەڕووی بەعز بوەستنەوە بڕۆن ڕوبەڕووی ناسیۆنالیزمی کورد بوەستنەوە بڕۆن داوای مەسەلەی یەکسانی ژن و پیا بکەن سەر ڕای هەموو شتانەمان ئەبێ ئەو واقعیەتەی خۆمان ئەو توانایی خۆمان ببینین تا بزانین کەم و کوڕەکانی ئەو تواناییانە چییە شتەکان هیچی ئیرادەگەری نییە هیچی ئەوەش نییە کە بۆ نمونە فلان گروپ خراپ بوو فلان نەوە لە ململا ئەوانە هەمووی بۆ نمونەوە شورای کرێکاری و خەڵکەکە ئەوانە هەمووی لە مێشکی ئێمە بوو لە واقعیانە شورای کرێکاریە بوو نە شورای جەماوەری هەبوو لەوێ تاکۆمانە شەڕیان بێ و دەست بەرە سیلاح لە یەکتری وەکو چۆن لە بۆ نمونە لە ئیسپانیا ترۆتسکیەکان و ستالینیەکانمان هەیە شەڕەکەن لەگەڵێکە بەڵام لە کوردستانە شتی لە بابەتەمان نەبووە ئەمانە دەستیان ناوەتە یەخەی یەک و ڕەنگانەوەی ئەو ململانەیە کە لە کۆمەلگایە بەڵکو شتێکە کە تۆ لە گروپە داخراوەکانی چەپ و ئەوانەوە هێناوتە کاتی هێتە ئەوێشەوە هەر خەریکی خۆجیاکردنەوەیە بەشێکی بەڵام بەشێکی بەفعلی ئەو واقعیەتە سیاسیە و ئەوەی کە کۆمونیتەکان بەشێک لە چینەکەی خۆیان هەرچەند دووگم بن هەرچەند سنەتی تریان هەبێ کاتێک چینەکەی هەنە جوڵێ ئەجوڵێت بەدەستی من و تۆ نییە بەدەستی ئایدۆلۆژی و گروپ و بەرنامە و ئەو شتانە نییە بۆیە لەوێ ئابینی بۆ نمونە کۆمونیستەکان یەکەم شت ئەچەند یەکەگرن لە شوراکانە باشە ئەگەر بۆ نمونە دەرسێک لەمە وەرگرین ئەوەیە کە کۆمونیتەکان پێویستەکە یەکگرتوو بن تا بتوانن لە ناو چینەکەی خۆیانە کارێ بکەن تا بتوانن هێزێکی گەورەتر بخەنە گەڕ ئەم پەرش و بڵاوی ناوخۆیان ئەبێ یەکەم شت پێیان وابێ کە ئەمە یەکێک لە ڕێگریەکانە نەک یەکێک لە دەستکەوتەکان و خۆجیاکردنەوە فکری و نازانم ئەو شتانی کە ئێستا بۆ خۆیانی دانێن هەر گروپی لە گروپەکەی تر بە بۆنەی فلانەوە جیاواز بە بڕای من شتێکی زۆر گەورەی پێوتین ئەم بزوتنەوەی ئێمە بەبێت چینەکانمان هیچمان پێ ناکرێت وەنە قودرەتمان هەیە کە بتوانین ئەم چینەمان لەگەڵ خۆمانە هێنابێ ئەمە یەکگرتوو بووبین لەگەڵ چینەکەیە یعنی قودرەتە واقعیەکە لێرایە وەکو تۆڵێ بۆ منە ناتوانانی ئەگەر ئەم چینەت لەگەڵانە بێت تۆ بەتەنها بەو گروپە بچووکانە بتوانانی کارێک ئەنجام بگەێنی بەس من ئەلێرەیە یەک پرسیارەکەم ئەوە برادر لێک لەی کردووەڵێ شەماڵتۆ مجار حەقی ئاسووە خۆی من ئاسۆ بناسم کەس ناتوانێت حەقی بخواوە لەوە دڵدیابە بەڵام من یەک هینەکەم بە پرسیارێک تەرحەکەم باسی ئەوەکەی ئەڵێی بۆ ئەوەی کە ئێمە تووشی ئەزمموی ئاوا نەبینەوە کۆمونیستەکان فێری یەکگرتن بن بەڵام من وەکو بنیادەمێکی ماتریالیزم من وا ئەزانم کە ئەم جۆرە فعال و هەڵسوڕاوانە کاتێک گرنەوە کە جەماوەریەتە پێشەوە جەماوەریەتە هەر ئێمەوان نەبووین تو نازانم ئاگاداری هەتاکو ئەو کاتەی شۆڕشی شوباتی 1970 ڕوویە ترۆسکی و لینی چیان بەیەکەوت
ئەقل لێنین بە ترۆسکیە و دەیوی ئەو یەهوزای هینە ینی یەهوزا زانی کامە کە خیانەتی لە مەسیح کرد و لە پشتەوە چەقۆی لێ ئەوانە پارەشی وەرگرت ئەوە یەهوزای ترۆسکی یەهوزای سۆسیال دیموکراسی یەهوزای جوڵانەوەی کۆمونیستیە ئەویش ئەنوا و ئەشکال قسەی ناشرینی بە لینین وتووە بلێکەوە کاتی شۆڕشی 1970 ڕیا ئەوانە ترۆسکیەتەوە و لینینی ژێتەوە ترۆسکیە بێ بە سەرۆکی لەشکری سوور سوپای سوور ئەوێ بە هینە بێ بە سەدری هین لە پێشە بڵێ مەبەستمەوەیە کە ئەم جوڵانەوە واقعەیە کە سەرنجام کۆمونیستەکانی ژوالێکا لە یەکتر نزیک ببنەوە نەک بە عکسەوە ینی ئەوانی ئەمە هەموو جارێک هەموو نیقاشەکان وا ئەوشێ بەڵام ئەم پرسیاراکەم ئایا پێدوانی ئێمە ئێستا پێویستمان بەوەیە دەست بۆ ئالیەتی لەم بابەتانە بەرین ینی ئەگەر ئێمە ئەزانین شێوازی پێکەوە بوونی کۆمونیستەکان بە جۆرێکە جوڵانەوە جەماوەێکە بچێتە پێشەوە ئەگەر ئەتەوێ کۆمونیستەکان لە یەکتر نزیک ببنەوە چەپەکان دەست بە نەدەسی یەک و هەموو پێکەوە کارکەنەوەی ئەو جوڵانەوە جەماوەریە پێشکەوێ ینی من ئەوەکو پرسیارێک تەرحەکە مەڵام منە ڕێی من وایە بینم من پێم وایە کە ئێمە دوای 200 ساڵ لە بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی کۆمونیستی پێویست ناکە هەموو جارێ ئەو مێژوانەی پێشوو یان ئەو تەجروبانەی پێشوو دووبارەکەینەوە ئەوی پێم وایە بێ ئاڵگۆڕێکی ڕیشەیی لە بزوتنەوەی کۆمونیستیا بێتە ئارە چاوەڕێی بۆ منە شۆڕژ نەکەین چاوەڕێی ڕاپەڕین و فلان و فیسار نەکەین کە ئەمانە یەکگرتومانکە من وەکو سوپای بینم منە تۆ ناتوانانی ژەنەراڵەکانت هەر یەکەی لە ئاوازێ بخوێنێ بتەوێت بەرامبەر بە دوژمنەکەش شەڕێکی سەرکەوتوانە بکەیت چونکە خەباتی چینایەتی شەڕە لە هەموو کاتێکە ژەنەراڵەکان پێویستیانە لەگەڵ یەکتر دانیشن پێویستەکە یەکگرتوو بن تا بتوانن خطەیەکیان هەبێ بۆ سەرکەوتنی شەڕ جا ئەم شەڕە شۆڕژ بێ ئەم شەڕە مانگرتنێ بێ ئەم شەڕە خۆپیشاندانەکانی ئێستا بۆ ناتکرێ هەموو کۆمونیستەکان ناو خۆپیشاندانانە یەکگرتوو بن تا بتوانن لە ڕیزی پێشەوە خۆپیشاندانە ڕابری ئەو ناڕەزایەتیانە کۆکەنەوە کە ئێستا دایمەت دەرگیرین بەدەستەوە کاتێک خۆپیشاندانە بێ خەڵک گێتە مەیدان دەستەی ناڕەزایەتی دروستە بێت دوای خۆپیشاندان هیچی لێ نامێنێ ئەمە پرۆسەیەکا بێ کۆتایی پێبێ چۆن کۆتایی پێ بە بڕای من هەرەوە ناکە عەفەویەن خۆی ناڕەزایەتەکان نەکەوێت ئەگەر ڕاستە ئەمە هەمووی مەسایلێکە ئەو عەفەویەتە بەشێک لە ئاگایی چینەکەی ئێمێکە یەتە مەیدان بۆ کرێ بۆ موچە بۆ هەموو شتێک ئەمانە بووە بە بەشێک لە ئاگایی ئەم چینە بەڵام مجموعەیەک شت هەیە ئەبێت ئەم ئاڵوگۆڕانەی تیا بکرێ بۆ نمونە ئەوەی پێڵێن بزوتنەوەی کۆمونیستی و چەپ و بزوتنەوەی سیاسی چینی کرێگار نەک بە تەنها چەپ و کۆمونیستەکانی ئەم بزوتنەوەیە ئەبێت وەکو بەشێکی گرنگ لەم بزوتنەوە کرێکاریە بیر لەوە بکاتەوە کە کاتی ئەوە تەواو بووە ئەگەر تۆ شەڕ لە بۆرژوازی بەریتەوە ئەبێ استراتیژیەکە هەیە بۆ کاری سیاسی مشتەرەکت بۆ خطەیەکی سیاسی هاوبەش بۆ کۆکردنەوەی هێزێکی سیاسی هاوبەشت ئەمە منەڵم لە شوراکانە بینیمان قدرەتێکی یانە ئەگەر ئەو کاتە هەر گروپەی بە ئارەزوی خۆی و لە هەوای خۆیان بواە لەوە خراپترە بوەزعەکەکە بووە و بەعکسەوە کاتێککە هەمومان لەو کارە جەماوەریانە یەکماگر سیرەکەی هێزێکی تریانە کە دواتر کە حیزبمان دروستکە بەشێکی بەبوونەی ئەوە بوو کە لە شوراکان هەمە یەکمان گرت و تەجروبەیەکمان تێپەڕانە بوو ئینا کەس دوای شوراکانی شەر عینن هەر کەسێکیش بی و تایەمان سوورێکمە دوای هەر کەسێکی تر هەر لەگەڵ ڕێ ناکەوتین بەڵام ئەو تەجروبەیە لە بەشی نەئاگایی ئێمە مایەوە بەداخەوە تا ئێستاش لەو بەشە ماوەتەوە کە نایەتە دەرەوە بڵێ بابە ئەمە مەسەلەیەکی سەرەکیە تۆ لە تەجروبەیەکا فێر بوویت ئەگەر هێزی خۆت کۆکەیتەوە ئەم قدرەتت ئەتوانێت چەند بەرابەر بێت توانێت سەرکەوتوو بێ توانێت نەخشەت هەبێت توانێت شتی زیاتر بکەیت دوو مەسەلەی ئەساسی ئێمە وەکوتم تۆ بە مجموعەیە جەنەراڵیش بین بەبێ سوپا بەبێ سەرباز بەبێ لەشکر هیچت پێ ناکرێت ئەم شورانە نیشانیان کاتی ئێمە لەگەڵ خەڵکا بووین کاتێک کە خەڵک خۆی هات و چەکی هەڵەگرت و جوابی مدیری دایرەکەی جوابی هەمویانە هاتن و لە بەردەمی بارەگای بەرەی کوردستانیە دژی بەرەی کوردستانی ئەوەستنەوە هێزمان هەبوو بەس کاتێک تۆ بە تەنها گروپەکەی خۆتی کاتێک تۆ لەگەڵ چینەکەی خۆتا پەیوەندی نییە هێز نیت شەڕی چینایەتی شەڕی ئەم دوو لەشکرە گەورەیەیە شەڕی
دوو مجموعەیەک سەرکردەی بچووک نییە بەرامبەر بە یەکتری قساکەن ئێمە کەم قسەمان نەکردووە کەم نەمانوتووە بەدیلی شورایی باشترین بەدیلە و یەکێتی و پارتیە بێ ڕاماڵین ئەمە قسەیە ئەمە ببێ بە واقعیەتێک کە کاتی ئەڵەی ئێستا ئەوەیە کە شوراکان دەسەڵات شوراکەت هەبێ لە پێشە ئەبێ ڕێکراوە جەماوەرەکەت هەبێ ئەبێ جەماوەرەکە لەگەڵا بێ بە قودرەتی ئەم جەماوەرە تۆ قسە بکەیت بە قودرەتی ئەو تاکتیکەکە دانی بزانی ئێستا کاتی چییە ئەوانە ئێمە لە شوراکانە ئەمە فێر بووین ئەو کاتەی چوینە گەڕەکەکانەوە ئەو کاتەی چوینە کارگەکانەوە ئەو کاتەی هێزی خەڵکی ناڕازیمان کۆ کردەوە و دژ بە بەعس شەڕمان کرد قودرەتمان هەبوو توانامان هەبوو ئەوەی کە تۆ پێڵەی بزوتنەوەیکی سیاسی تازە لە کوردستانە هاتە دەرەوە ئەمانە پێکهاتەکەی بوون نەک گروپێکی تازە بۆ نمونە بەیاننامەیەک دەرکە من نازانم ئەو ڕۆژانە بەیاننامەی گروپەکان چ دەورێکی هەبوو بەڵام ئەزانم کە کارکردنی هەمومان پێکەوە لە ناو خەڵکا لە ناو جەماوەرە بۆ ئەم کارە جەماوەریانە ئێستاش ئێماوە تا باسی یەکەین ئێستاش باز لە گرنگی یەکەین باز لەواکەین کە ئەگەر ئەو تەجروبانە ئێستا بێنینەوە ئێستا کاری پێ بکەین ئەو کاتە ئێمە ئێستا چین لەگەڵ ڕابەری ئەم ناڕزایەتیانی مامۆستایان و نازانم ژینگە پاکەرەوە کرێکارانی ژینگە پاکەرەوە و چووە ئەچین لەگەڵوانە یەکە گرین ئەچین لەگەڵوانە کارەکەین و ئەوانەکەین بەو هێزەی کە بتوانن شورا دروستکەن ڕێکخراوەی جەماوەری دروستکەن ئەوانە دروستکەن ئینا لەخۆ ئێمە باوەیەک لە 95 بووە بدەن ئەوە نییە تۆ کۆن شورات دروست کردووە پێمان وا بوو کە یەکێتی و پارتی ئەگەر ئێمە بەلاغێک بین خەڵکی نەبڕۆنەوە شورا دروستکەن وانزانی وانەوە بڕۆن لە گەڕەکانە شوراکان دروستکەینەوە دروست نابێ ئەوە واقعی نییە تۆ بە تەبلیغاتێک شورا دروست نابێ ئەمە نەتیجەی شورا چییە ڕێکخراوی جەماوەریە نەتیجەیەوەی کە تۆ ئەو کرێکار و زەحمەتکێشە وشیار بەتەوە بە هێزی خۆی قسە لەگەڵا کردووە مانگرتنی کردووە ناڕزایەتی کردووە لێرا تێگا تاکەی من بەرامبەر بە یەکێتی و پارتی ئەوان هێزی میلیشیان هەبێ و دەسەڵاتیان هەبێ و حکوومەتیان بەدەسەوە بێ منیش ئاوا دەسە پاچە و تاک و تەرا بەرامبەریان بوەستم تاکەی ڕێکخراوێکم دروست نەبێت کە بتوانێت شان با لە شانیان بتوانێت جوابیان پێباتەوە سبەینێ بتوانێت چەکیشیان لێ هەڵگرێ ڕێگە نەیە سەرکوتیکەن ئەمە بە بڕای من ئەمە ئەو پرۆسەیە فێرمانەکە کە ئێستا گەنی بزوتنەوەی شورایی باسکردنی ئەم بزوتنەوەی هەڵسەنگانەکەی لەوایە کە لەم قوڵایی شورا تێبگەین لەوەی کە بابە ئەمە ڕێکخراوکردنی کرێکار و زەحمەتکێشە ڕێکخراوکردنی چینەکەی خۆمانە جابزانین ئێستا لە کوردستانە چۆن ئەم کاراکەین ئەو ڕۆژە لەبەرەوەی کە شار خۆشابوو دەسەڵات نەبوو بە نەوعێک کردمان ئێستا شورا بە نوعێکی ترەکەی ناتوانانی بە تەبلیغاتێک لەوەی کە خەڵکی گەڕک بڕۆن شورای خۆتان دروستکەن ئێستا لە بەتایبەت لە گەڕەکەکانە لە ئەوزاعێکا کە ئارامی سیاسی هەیە و دەسەڵات لە شوێنی خۆیەتی و سەرکوتەکەوانە زیاتر شوێنی کارەکانە کە کرێکار و زەحمەتکێش پێکەوە توانێت کۆ بێتەوە ڕێکخراوەی جەماوەری دروستکاتوانە بە تەبلیغاتێ بۆ شورای گەڕەکێک کە دەوڵەمەند و فەقیر و ئەنواع وەشقاڵ شتێکی ئالوانەیە هەر دروستیش دەبێت لەو شوێنانە بە بڕوان تەرجمەی ئەم تەجروبەی ئێمە ئەم شانەمان پیشانەیە کە قودرەتی ئێمە لەکوایە قودرەتی ئێمە لە چینەکەی خۆمانایە و تا ئەو کاتەی توانیمان لە شوراکانە ئەم پەیوەندە دروست بوو بۆی ئێمە توانیمان کارێکی علەنی ئاشکرا ڕوو بە کۆمەلگا بکەین کە تا ئێستاش وەکو شوراکان مێژوویەکی هەیە شتێکی هەیە ئەزای چۆن ئاسۆ من لەسەر ئەم مۆزوع یەکگرتنەوەیە ینی کامیان پێش کامیانە و چۆن دروستە بێ ئەوانە خێرکۆمریشک نیە منیش بەبەستمەوەی وا بڵێم یعنی ئەوە نییە کامیان هینە من بۆم ڕۆشنە بەزانین چۆن هێزێکی مبادیر توانای ئەوەی ئەبێ کە کۆمونیستەکان کۆ کاتەوە بەڵام ئەو ئالیەتەی کە دەستی بۆ ئەبێ چییە ئالێتی قانعکردن نییە ئالێتی ئەوە نییە کاکە باەک بگرینەوە هەمومان بەیەکەوە هێزین و بێنی مەسەلەن داو نیە 12 دارکۆکەینەوە بینە دەسیادی ئاسۆبیان شتێنەوە ئاوەڵان ناشتێ و کابرای پاڵەوارەکەی لێرە ئاوا هەر 12 پشتێنێ مەسەلەنەوە دارەکان بەتەنیاوە ئاشتێت و ئەوە ئەم بەم هینانە ناکرێ ئاسۆ مەبەستم چییە ئەزانی مەبەستم چییە لەمە مەبەستمەوەی بێت تۆ ئالێتێک بدۆزیتەوە نییە کە ئەوە بکەی بە ضرورەت ئەگەر شوراکان کردی بە ضرورەت کە چەپەکان بەبێ ئەوەی پرسیەوە چیە و چێ نیە ئەوانە هەموو چون کۆ بوونەوە لە قاعەیە کاودانیشتبوون و قسەیانە کرد و ترسی ئەوەیان نییە کە
هێز لە دەست بن ئەزانی تۆ لە حەزاتی ئاوایە لە جێگای کاکەکاتی پێشڕەویە خۆ ئالێتەکە چی خۆ چەپەکان گروپە چەپەکە ئاڵوگۆڕی بەسەرا ناتوە نەبوو بەشتێکی تر نە هەر گروپە چەپەکەی جارانە هەرە و سکتاریزمی جارانی هەیە وەکو سنەت و وەکو تەقلید و ئەوانە بەڵامەکەوێتە هەلومەرجێکەوە کە پێویستی بەوە نییە شوورەیەکی ئایدۆلۆجی لە ئەنواع و ئەشکال نەزەریات و خوزەعبەلات و شت کە مەسەرەن جملەیەک من وشەیەکم پێش وشەکەی تۆ خستووە تۆ وشەیەکە دواتر خستووە لەسەر ئەساسی ئەمە اختلافمانە بێ تۆ بۆ ژوازیت و من پرۆلیتاریان باشە تۆ ڕاستی و من چەپم ئیتر ئەم جملەیە کە من ئاوادامناوە هەموو کەسێک لەسەر ئەساسی و جملەیە پێوە ئەمە ئەەکەم بە چوارچێوەیەکی شوورە بە دەوری خۆمە هین یەکەم و ئەوانە هەر کەسێکە و جملەی پێوەوە پاسوەردەوە نییە هەر کەسێ و جملەی پێوێتە ئەم دیۆ ئەوەی نەبێت نایەتە ئەو دیۆ بۆ لەبەرەوەی من ئەساسەن لە دۆخێکام کە لە ژێر زەخت و لە ژێر گوشارە خەریکم لە ناوەچم ئەگەر ئەم بابەتە پاسوەردانە بۆ خۆمدانێن چکە هەمی پاسوەرد دەزانی هیچ نییە مەسەن بەیاننامەیەک دەرەکە لە دوور و لە نازام چی ئەوانە تۆزێ ناوی کرێکاری تێکاو لێ و ئەمە بەمە خۆی جیاکاتەوە یا مەسەلە لە مۆزوعی فڵانە من موقفەکەم ئاوا ڕادیکاڵە و فسار موقفەکەی ئاوا ناڕادیکاڵە ڕادیکاڵ و ناڕادیکاڵەکە کەیانەیتە ئاستیەک و ئەمانە هیچی کاریگەری نییە جا تۆ ڕادیکاڵ یا ڕادیکاڵ نەبی باشە سفر ناقە سفر زای سفرە کاتە سفر ئەوە نییە خۆ هیچ ناگۆڕێ لە هینەکە بەڵام ئیترەوە بە پاسوەردی ئەو شورایە کە تۆ چیتە ئەو دیۆیان ناچی دۆ لەم دیۆیا لەو دیۆی ئەمە بەمە ئەم گروپەی خۆی پارێزێ کاتێک ئەمە کاڵ ئەبێتەوە کاتێک ئەمە مانای نامێنێ کاتێک کەسەکە دەستبەرداری ئەبێەوە ئەڕوا دەسی هاوڕێکی تەنیشتێگرێ کە ئەزانێ ئەو لە گەشەکردنایە لە بەرەو پێشتونایە لە هێزگرتنایە یعنی جوڵانەوە جەماوەریەکە جوڵانەوە شۆڕژێڕانەکە لە پشتیەوە چۆتە پێشوە جا من و تۆ لەگەڵ فڵان و فیسارە ئەگەر ئەمە واقعەتێکە کە خۆمان ئەیزانین و ئەمانە من ناتوانم بە وەعزدان و بە نەسیحەتکردن و بۆی کاکە ژیان تۆزێ باش من لەگەڵ یەکا و برا لە پشت برابێ بەم قسانە نابێ ئەزانی بەوە ئەبێ بڵین ئەم جوڵانەوەیە ئاوا ئەبینە پێشەوە ئەم جوڵانەوەی بەم شێوازە ئیمکەین ئەگەر ئەمانەوێ واقعەن ئەو هاوبەندیە دروست بێتەوە ئەو بەرە بەقوتە دروست بێتەوە ئەبێت جوڵانە جەماوەریەکە موبادرەیەکت هەبێ بۆی هەنگاوی بیتە پێشەوە یعنی هەنگاوی بیتە پێشەوە کە ئەوەی بەرامەریشت بزانێ ئەم هەنگاوە چوونە پێشەوەی لە بەرژەوەندی ئەویشایە مەسەلەیەک نییە کە تۆ بۆ دەستکەوتێکی دیاریکراوی سیاسی معەن یاخود مەسەلەن کارت کردووە ئەنیوە بەسەمەوێ ئالیەتی کارکردنەکە ئالیەتی یەکگرتنەکە ئەوەیە ئەو کاتەکە لە کاتی ڕاپەڕین و شۆشایە ئەمە زۆر ئاسانە و جەماوێکی فراوان هاتۆتە دەرەوە خەڵک خوێنی جمیوە دەماری ملی ئەین بووە هاوارەکە دەست ڕاوەشتێنێڵێ من دنیایەکی باشترم ئەوێت و بمرێن چەوسێنەران و بژی ئازادیوان لەو کاتانەیە زۆر ئاسانەمانە بکەیت لەو کاتانەیە کە کاتی ڕکوودا ئاگری ژێر خۆڵە مێشەکە هەیە لە جێگایەکە هەیە سەبارەت بە مەسلەیەکی دیاریکراوە ئاگرە بگەشێنینەوە لە دەوری ئەو ئاگراتوانین کۆبینەوە من ئەمە تێڕوانین و ئەمە بۆ چوونی منە کە مەسلەکە ئەوەیە جوڵانەوە جەماوەریەکە بێ بخینە پێش ئەوە ئەگەر مبادرێکی دیاری کراو هەبێ بۆ یەکگرتنەوەی چەپەکانە بێت لەسەر ئەساسی ئەمە لەم کەناڵەوە بچێتە پێش من تێبینێکمە هەبێ ئەوەیە کە بە بڕای منەمە پرۆسەیەکی دیالکتیکە یعنی یەک قوتبیان نییە ئەم قوتبەی کە چەپەکان یان کۆمۆنیستەکان بڕۆن لەگەڵ یەکایەکگرتوبن یان ئەم قوتبەی بڕۆین جارێک کاری جەماوەری بکەین و تاکو و جەماوەر ئامادا بێ و کاتە چەپەکان بە بڕای من ئەمە یەک پرۆسەیە کە دوو جەمسەری هەیە ئەم جەمسەرانە بەبێ یەکتری نابێ یعنی بەبێ ئەوەی کە ئێمە گۆڕانکاریەکمان لە ناو نەوعی کارکردن لە ناو بزوتنەوەی کرێکاریە لە ناو بزوتنەوەی جەماوەریە کرده بێ یەکیش ناگرینەوە ئەو کاتە ئێمە شتێکی تازە نابێت کە بۆ نمونە یەکمان پێ بگرێتەوە شتێکی تازە نابێت کە بڵین تەسەوەرێکی ترمان هەیە بۆەوەی کە چۆن لەمڕۆ تاسبینێ بزوتنەوەی کرێکاری یان خەڵکی کرێکار و زەحمەتکێش دەم هەنگاوەوە بین بۆ هەنگاوەی تر ئەگەر ئەمانە مەسەلەی ئەساسی ئێمە نەبن بێگومان ینی بەحسێکی ئەکادمیە بێ یان شتێکی دابراو بێ لە واقعیەتی ئێستا بۆ یەک بگرینەوە هەرم چوارچەوەی ئێستایەمان باشە بۆ ئەم چوارچەوەی ئێستا ماوەتەوە لەبەرەوەی ئەوەی تریان نییە لەبەرەوەی کە ئەم پرۆسەیە نییە کە ئێمە ڕۆیامان بۆ کەی ئێمە ئەم چینەی ئێماتوانێت یەکگرتوو بێ لە چ مەیدانێکە ئەتوانێت ئێستا مەلزوماتەکانی یەکگرتوبوون چییە بۆ ڕێکخراوی جەماوەری لە
کارگەیان نییە بۆ لە لای کرێکارانی نەوت نییە بۆ لای ژینگە پاکەرەوە نییە بۆ لای مامۆستایان نییە ئەمانە ئەگەر بوو بە مۆزوعی جەدەل و بەحسی من و تۆ وەکو دوو کۆمۆنیست وەکو دوو گروپ ئەو کاتە مەجبورین کە بین پێکەوە بزین پێویستەکانی چۆن جواب پێ بینەوە ئەو کاتە مەجبورین کە واز لەو سنوورانە بێنین کە بۆ خۆمان هەریەکەی گروپێک دانیشتۆ و جەریدەیەک دەرەکایان ڕادیۆیەکی هەیە و تەبلیغاتی قسەی خۆیە کات و عیلاقەی نییە بەسەرەوەی کە چی ئەگوزارێ لە کۆمەلگایە چی ئەبێ بەسەرچینی پێکارە چی هەنگاوێک ئەمڕۆ لە چاو دوێنیا چوینەتە پێشەوە ئەمە خۆپیشاندانە ئەبێت چی بۆ بکرێ ئەبێ ڕابەرەکانی چۆن کۆ بکرێتەوە ئەمانە ئەگەر یعنی من پێم وایە ئەگەر مۆزوعی ئەم کۆمونیستانە نەبێ بە مۆزوعی ئەم بزوتنەوە کرێکاریە بێگومان هیچ شتێک ڕوونایە هیچ ئاڵوگۆڕێک ڕوونایە بەڵام ئەبێت لەم تەجروبەیە ئەوە فێر ببین کە کاتێک ئەتوانین ئێمە ئەم ئاڵوگۆڕانە بکەین لە کۆمەلگایە کە فعلەن توانی بێتمان لەناو چینەکەی خۆمانە کار بکەین بتوانین ئەوان بێنینە پێشەوە بتوانین ئەوانمان ڕێکخست بێ یعنی نقطە قودرەتی ئێمە لەم کارانە لە شوراکانە لە هەموو ئەو حرەکەتە جەماوەریەی کردومانە ئەوە بۆ کە تا چەند توانیمانە ئەم خەڵکە بێنین ڕێکخراو بکەین یەکگرتوو بکەین و ئەوان بجوڵێن لەگەڵمانە ئەوان هەنگاوێک بڕۆینە پێشەوە بتوانین خواستێک بسەپێنین بۆ منە ئێمە لە مەعمەلە کارمانە کرد یەکێ لەو شانەی کە یەکگرتووی کردین ئەوە بوو کە داوای کرێمان کرد و توانیمان بیسەپێنین بەسەر خاوەنکارەکە دوای ئەمە کرێکارەکە هەست بە قودرەتەکە هەستەکە کە ئیشێکی کردووە هەستەکە ئەو کرێکارەی پێشوو نییە کە ناتوانێت هیچ داوا بکە ئەترسێ لە خاوەنکارەکە بۆ نمونە تۆ توانیت کرێکاران کۆکەیتەوە خۆپیشاندانێ مانگرتنێک بەسەر کەوتن بگەین ئەمە چی فێری ئەو کرێکارانەکە فێریان سیاسیان دەکاتەوەیان هێنێتە مەیدان یعنی بۆ یاڵێم شورا ئێمە پێشتر وا تێگەیشتوین کە ئێمە ڕۆی بۆ منە ئەم کێشەیەمان زۆر بوو دوای ئەوەی کە خەڵک کۆکەیتەوە نوێنەرانێک هەڵە بژێری ئیتر ئیشی ئێمە تەواو بوو ئەوە شورامان دروست کرد ئەمە وان نییە ئەوەی جەماوەری وان نییە کۆکردنەوەی کرێکار وان نابێ ئەم چی خەبات ناکە بەڕای من پێویستەکە تۆ نوێنەر هەڵبژاردن ئیشی هەموو ڕۆژە و بۆ پێویستەکان ڕێکخراوبوون لە چیە چۆنە ئاسۆ ڕێکخراوبوون شتێ هەیە پێڵن کورتانەکەی جەجاڵ کورتان جەجاڵ هەر کورتانەکەی هەرهینە کات و دوایی بۆی هەڵەوە شێنەوە نادەم چیە بۆی هەڵەوە شێرێتەوە ڕێکخراوەکو کورتانەکەی جەجاڵ وایە هەڵێ بیدووریتەوە و هەر هەڵەوە شێتەوە بە بەردەوامی ئەم پرۆسی خۆی نییە یەک جارەوە نییە بەس چەپی بڵین چۆنە مەریخیە کە پێی وایە جارێکە دروستم کردیەکو دایرەی هینەکە وایە دایرەی فلان وایە دامەزراوەکەم داناوانە و ناوم ناتەواوی تر هینم بۆ وەرگرت و ئیجازەم بۆ وەرگرت تاوە بڕایەوە وانە ڕێکخراو هەمیشە بێ پێک بێتەوە هەمیشە بێ هەڵەوە شێتەوە بێ دروستی کەیتەوە مەبەستم لە چییە بۆ نمونە ئەمە ئەم پرۆسەیە تۆ خەریکی چینی کرێکارخۆی خەڵکی زەحمەتکێش ئێنی فێری تەجروبەی سیاسی و کارەکە لەگەڵ تا و شت دەکا و خۆی شتە گۆڕێ خۆیە بێ بە نوێنەر خۆیە بێ ئەمڕۆ ئەم نوێنەرە سبێن یەکێکی تر نوێنەرە شورا ئەوە نییە مەجموعەیەک هەڵ بژێرە ببێ بە نوێنەر ئیتر ئیشی ئێمە تەواو ڕۆرە ماڵەوە باقەکەی ئێمە یەکێک لە تەجروبەی شکستەکانی سۆڤێت ئەمە بوو بۆ نمونە کۆنگرەی شوراکانیان دروست کرد دوای کۆنگرەی شوراکان بەس ئیشی ئەوە بوو ساڵانە کۆ بۆ هەمان نوێنەر و ئیشەکەی تەواو بوو ئینجای مەجموعەی بڕێرات کرد و ئەمە بوو بەوە یان ئێمە لە کاتی شوراکانە وەکو باسم کرد دوای ئەو نوێنەرەکانمان هەڵبژار ئەم دارا چون ئەم نوێنەرانە کۆ بوونەوە و باقی کارەکە کە ئەچیت تۆ ئەبێ هەموو ڕۆژە پڕ لەناو خەڵکە ئیشکەی کارەکان ئەوەیە کە خەڵک کۆکەیتەوە نەگەوەی کە مەجموعەیەک ناوی شورای ئەو شوێنەیە و دانیشتون و مەکتەبێکیان هەیە و شتە نووسنەوە ئەوە بوو بە هەر ئەو حیزبەی کە ناچێتە ناو خەڵکەوە هەرە ئۆفیسەی کەیکەیتەوە ئۆفیسێکی سیاسێس بینێ ئیشەکەی بەزەوەیە جەریدەیان تەبلیغاتەکە نە شورا ئەوە نییە شورا بریتێنەوەی کە هەموو کەسێک لەو کۆمەلگایە کرێکار و زەحمەتکێش ئەبێت نەوعێک تەداخلی سیاسی بکات کۆمەڵایەتی بکە کە کۆمەلگا بەڕێوە بەرێ ئیتر پێویستی بە دەسەڵاتی سەرەوە نەبێ ئەمە کۆرپەلەی دروستکردنی کۆمەلگایەکی نوێیە کۆرپەلەی دروستکردنی دەسەڵاتێکی نوێکە حکومەتی لەسەرەوە نییە و هەموو یعنی کارەکەی ئێمە بەوە ئەڕوا کە بتوانیت کاتێکە ئەڵین ڕێکخراوی تێکاری حتا ئێستا لە ناڕەزایەتەکانە ئێمە کاتچین تەدەخولەکەین لە سەیری تەجروبەی چەند ساڵی ڕابردوو کە وەکو کۆمونیستەکان ئەڵێ وەکو چەپەکان ئەچین لە ناو ناڕەزایەتەکانە گروپێکی چەپ کۆکەینەوە کە ئەمە گروپی دەستەی ناڕەزایەتەکانە
نەڕابەری کرێکارانی ئەو ناڕزایەتیانەیتیایە نە ئەوانمان لێگرتووە نەکاری ئەم گروپەش ئەوەیە بڕوان ڕۆژانە ئەم ناڕزایەتە بەرێتە پێشەوە و لە کرێکاری یەکێتی و پارتیەکەەوە تا کرێکاری ئیسلامەکە و تا کرێکاری کۆمونیستەکە هەمووی بتوانێت لە دەوری ڕێکخراوێ کۆکاتەوە ئیتر یەکێتی مامۆسایان نەمێنێ ئیتر نازانم یەکێتی ژنانی یەکێتی پارتی نەمێنێ فلان خەریکی ئەمە نین دیدگامان بۆ ڕێکخراوبوون دروستکردنی کۆمەلگایەک نییە کە کرێکاران خۆیان بەڕێوەی بەرن بەڵکو دروستکردنی شتێکی ترە بەدیلێکترانەوە کۆم حیزبەی کە خۆت دروستیەکەی بۆ کۆمونیستەکانی دروستەکەی ئەچی شتێکی تریش بەناوی شوراوە بۆ کرێکار دروستەکەی دواتر خۆتەبی بە نوێنەری ئیتر ئیشە نامێنێ بە شوراکەیان ئیش نابێنێ بە ڕێکخراوەکە بەرحاڵ ئەزانین چۆنە من ڕەخنەکانی تۆم لە ڕابردوو ئێستای کۆمونیستەکانیش پێ دروستە بەڵام بە بڕوای من ئالیەتی تاسیردانان و کاریگەریدانان و بە جێگەیاندنی ئەو ڕەخنەیە ئەوەیە کە بۆ نمونە کەسێک کە ڕەخنێکی وا ئەگرێەوە ئەوانە مۆدێلێک لە مۆدیلی ڕێکخراوبوون بێنێتە پێشەوە کە هاوڕێ چەپەکانی تری ناچار بکە یاوە تا بێنە ناوێەوە کاری تیا بکەن یاوە تا پراوێزەکەون بە یەکجاری ینی باسەکە لەسەر ئەوەیە نەک ئەوەی کە من قەناعەتیان پێ بکەم کە ئەوان هەڵن ممکنە ئەویش بە من بڵێ جا تۆ ژوایە ئەوە نییە تۆش ئێمە بەجێشت و ڕۆشتی وازە لێ ناوینەوە نیە تۆش ناچی لەگەڵ کەسا لەگەڵ هیچ حیزبەکە ناحەوێتەوە عادەتەن زین چۆنیشە عادەتێک هەیە ئەو کۆمونیزمانی کە بە تەنیا کارەکەنەوەوانە و تەنیان لە هەم کە زۆرتر داوای یەکگرتنەکەن بە بڕای من بە بانەواز و بە باشی نیشاندان نییە باسەکە لەسەرەوەیە من پێویستم بە چوارچێوەیەکی دیاریکراو هەیە لەم کۆمەڵگایە کە کۆمونیستی ئەی و بەی و سی و دی و تا زیێتای هەمووی مەجبورکە کە بێت یاوە تا بێ لە دەوری ئەمە کۆبێتەوە یاخود دوورکەوێتەوە ئەبێت شێوازی ڕێکخراوبوونی لەم بابەتانە پێشنیاکەن ینی ئالیەتی بە جێگەیاندنی ئەم ڕەخنەیە ینی پرۆسیسێکی مادیە پرۆسیسێکی فکری و ئایدۆلۆژی نییە من ئایدۆلۆژی قەناعەت بە تۆ کەم کە ئاسۆ تۆ هەڵی تۆ بێتە سەر ڕێیەکەی من تۆ ڕەخنێم لێت و ڕەخنێم لێت ڕەخنەکە قوبولکە و ئیتر دەزانێت ناو دەستیەکە و کارەکەیت ئاوا کار ناکە ینی کۆمەڵگا و مشتەمە ئاوا پێش ناکەوێت و ئەگەر باسی ئەساسیمان ئەوەیە کە ڕۆڵی جەماوەرە بێ دەوری گرنگ ببینێ و جەماوەرە بێ خۆی ڕزگارکە و جەماوەرە بێ خۆی خاوەنی خۆی بێ و خەڵک ئەبێ خۆی حکومەتی خۆی بکە لە تەحلیلەکانیشمانە لە لێکدانەوەکانیشمانە ئەم جێگاو شوێنە بۆ جەماوەر قایل بین کە هەر ئەوە هەر ئەزمونونەکانی ئەوە تەجروبەکانی ئەوە کە ئەتوانێت سەرنجام زەمینە ساز بکە بۆ ئەوەی کە تەنانەت ڕابەرانی ژێگرە من جەنەراڵی بێجێشم نەدیوە ئاسۆ جەنەرال بێجێژ وجودی نییە جێ جەبێ هەبی اینجا جەنەراڵ هەیە ینی نایەت جەنەراڵ نایەت جێش دروستکە جێشە دێت کەسێکە کا بە جەنەراڵی خۆ تۆ جەنەراڵمی من ئەم هەموو جەنەراڵە بێجێشە نیشانەیەوەیە کە هیچی جەنەراڵ نییە ئەمەیە مەسەلەکە ئەژینا جەنەراڵ نا ئەبێت جێشت هەبێ ئارمیت هەبێ بۆیکەوە بتوانین ڕئیس ئەرکانی شت هەبێت و ئەوانە بە ئینەکە ئاواچێتە پێشەوە بەرحاڵ بن وا ئەزانم شتێکی ئەو تۆ نەماوە من کۆمەڵێک سەرنج و ئەوانە هەیە هاتووە لەوانەیە پرسیاری تریش دروست ببێ حەزەکەم بچینە سەر ئەوانە ئەگەر تۆ شتێکی کورتت هەیە پێشەوەی کە بچینە سەر و پرسیارانە باشە گەرنا قەولمدا بوو کە چارەکی ئەخیر وەڵامی هەموو پرسیارەکان من و سەرنجەکان بدەینەوە ئەچینە سەر ئەوان ئێستا جەماوەر بەشداریکە باشە زۆر باشە بە جەماوەر بەشداریکە بەرحاڵ عیماد عەلی مع حەفظ الألقاب هەمووی هاوڕێ عیماد عەلی ئەڵێ داڕمانی یەکێتی سۆڤێت هۆکارێکی گەورەیە بۆ لاوەزبوونی شوێیەکانی وڵاتان و تێک ڕای زوتنەوە چەپڕەوەکان بەڵێ ئەوەش کۆمنتەکەیەتی باوی خەمەسەر شاشەکە بەڵێ ئاسۆ فەرموو بەڵێ بێگومان منیش پێم وایە کە شکستی شۆڕشی ئۆکتۆبەر من ناڵێم ینی چونکە بڵێ یەکێتی سۆڤێت ئەگاتە ئەوەی کە تا ئەخیر ئێمە هەر ئەمە بە تەجروبەی بزوتنەوەی کرێکاری دابنین بەڵام نالێن دۆخێکا کەیترە ماگۆڕێ بێ بە دەسەڵاتی یایتر معلوم نییە تا ستالینە قوبوڵە تا خۆرەشۆفە قوبوڵە ئەملا خۆرەشۆفە قوبوڵە ئەو لا خۆرە معلوم لێکاویانە بەسم لەوەیە کە تەجروبەکە تەجروبەی شۆڕشێکە نەک تەجروبەی هینێکە یعنی ئەم شۆڕشە منیش پێم وایە کە ئەوەی نەمانتوانی مۆدلێکی تازە لە دەسەڵاتی سیاسی مۆدلێکی تازە لە کۆمەلگای کۆمۆنیستی لە ئەوەی پێڵێن ئەگەر
بکرێ ئابووری سۆسیالیستی و هەرەوەزی کە ئەم نمونانە نەیتوانی لە نەتیجەی شۆڕشی ئۆکتۆبەر بێتە پێشەوە بەڵێ تا ئێستا بەدیلێکی ئەمەمان نەهێناوە بۆیە ئەم لاوازیە لێرەوەیە ینی بۆ نمونە تۆ کۆمۆنەت هەیە وەکو تەجروبەیەکی دەسەڵاتی کرێکاری لە سۆڤێتا سوودی لێوەرەگری بۆی چۆن بزانی تەجروبێکی باشتر بێنیتە پێشەوە لە دەسەڵات لەوەی کە بتانی مقاومەت بکەیت لەوەی بتانی بۆژوازی تێکت نەشکێنێ لەوێ هەنگاوێکی زیاتر ڕۆیتە پێشەوە مقاومەتی بۆژوازی ئەشکێنی بەڵام هێشتا مۆدێلێکی تر لە دەسەڵات ناهێنی کە بتوانێت کۆمەلگا لە دەستی سەرمایه‌داری و بۆژوازی و ئەم سیستمە نەجات بە بۆیە جارێکی تر ئەم سیستمە ئەکەوێتەوە کار و خۆی خات بۆیە لەم بارەوە شکستی ئەو تەجروبەیە کاریگەری هەیە و پێویستەکە ئەم شکستە ئێمە ئێستا بزانین لەکوایە چۆن نەزانین شکستی شوراکان بەشێک لەو واقعێتەیەگەر ئێمە لە شوراکانە شکستمان نەخواردایە ئەم 30 ساڵی ئێستامان وەکو ئێستا نابوو دوو میلیشیای چەکدار ئاوە بەسەر سەری ئەو خەڵکەوە ئەم هەموو سوکایەتی و ئێهانەت و چەسانەوە بە خەڵکە بەڵکو هێزێکە بوو بەرامبەریانەوەستایەوە ئەگەر لە سۆڤێتیشا ئێمە بمانتوانە دەسەڵاتێکی کرێکاری کۆمەلگایەکی کۆمونیستیدا بمەزرێنین و ئەو تەجروبەیە شکستی نەخواردایە بەم چەشنەی کە بوو بەو چەشنێک کە سەرمایه‌دارێکی دەوڵەتیت یا جێگەی سەرمایه‌داری خصوصی گرتەوە دەسەڵاتێکی دیکتاتۆری حیزبی جێگەی دەسەڵاتێکی پەرلەمانی بۆژوازی گرتەوە ئەگەر ئەم مۆدێلانە مۆدێلێکی کۆمونیستی وایە طبعا ئێستا زوتنەوەی کۆمونیستی ئەمە لە ئاسێکی ترا بوو بۆیە ئەوانە حتمما کاریگەری هەیە و بۆیە گرنگ یعنی یەکێ لە بە بڕای من یەکێ لە گرنگترین شتەکانەوەیە کە ئێمە لە بزوتنەوەی کۆمونیستی رووسیا گەیشتونێتە ئاسێکی بەرز لە تەجروبەکردنی دەسەڵات سیاست علمی سیاست لەگەڵ بۆرژوازیە دروستکردنی ینی هەوڵدان بۆ دروستکردنی کۆمەلگایەکی کۆمونیستی هەوڵدان بۆ بەڕێخستنی ئابووریەکی سۆسیالیستی ئەمانە هەمووی کۆڵێک تەجروبەن پێویستەکان لەو تەجروبە بکۆڵینەوە بزانین چی کەم و کوڕیکیا بووە تا بتوانین ئێمە ئەم جارە کە شۆڕشمان کرد ئەم جارە دەسەڵاتمان کرد ئەم جارەکە زوتنەوەی کۆمونیستی و کرێکاریمان ڕێخست ئەو شتستانە جارێکی تر نەبێتەوە بە ڕێگر لە بەردەممانە و دەرز لەوانە وەرگرین من کتێبێکم لەسەر نووسیوە عیماد عەلی ئەتوانێت لەو بارەوەی تەجروبەی سۆڤێتەوە سەیریەوە بکات باشە بەڵام ئەزانین چۆنەوە دروست کە تۆ باسیەکەی من دیارە دووبارە پێما بێت لە ڕووی ئابووریەوە ئەو جوڵانەوەی نەیتوانی ئەو ئەلتەرناتیڤە باتە دەست و سەرنجام دەسەڵاتەکەشی بۆ جۆرە گۆڕاکە گۆڕا و دواتر بوو بە دەسەڵاتێکی بیروکراتی بەڵام حقەتەکەی ئەوەیە بوونی سۆڤێت بە هەموو ئەو شکستەشەوە کە لە سەرەتای شۆڕشەوە بوویەتی سۆڤێت بەرهەمی شکستی شۆڕشێک بوو بەڵام بەرهەمی بەرەو پاشگەڕانەوە نەبوو ینی وانە بوو کە شۆڕشەکە بەڵێ دووشستی هێنا سەر نەکەوت نەیتوانی ئیمکە بەڵام بەو ئەندازەیە وانە بوو بچێتەوە تاریخ زانی بۆژوازی ڕووسی تقریبا نزیکی چەند لە 1970 تاکو کۆتایی هەشتاکان تاکو لەو زەربە گەورەی ڕزگاری ببێت کە پرۆلیتاریا لیدا باش نییە ینی ئەو وانە بەسەنەن ئەو هینە شۆڕشە دەم و دەست هەمووی هین بوو بێ شتێکی تیامایەوە جۆرێک پەیامێکی تیامایەوە کە سۆڤێت خاوەنی بوو لە دنیاە لەگەڵ ئەوەی کە ماهێتی سۆڤێت وەکو دەوڵەت و دەسەڵاتوانە معلومە بەڵام ئەو پەیامەی کە ئەیدا باسی یەکسانی و باسی ماف و باسی چوزانم بیمەکان و باسی یەکسانی ژن و پیا و باسی ئەنوان واشکال یەکسانی و ئازادی خوازی ئەوانە کە بوونی هەبوو ئەم پەیامە کاریگەوری لە گەورەی لەسەر دنیادا نابووە شکستی سۆڤێت بەو معنایە بەڵێ شکستی ئێمەش بوو وەکو چەپ بە هەموو ئەنواعەکانیەوە بە هەموو ئەو ڕەخنەگرانە ڕادیکاڵن بە حیاتی لە هەم تەواوی ژیانما من لەو کاتۆی فامم کردو سۆڤێتم بە کۆمونیست و بە سۆشیالیز نەزانیەوە بەڵام زەربەی لە ئێمەدا لە پێشوەی زەربە لە حیزبی شوێعی بدا ئەوان توانیان جوان ئینەکەی خۆیان گۆڕی و تیان ئێمە دیموکراتی خوازینەوەوانان کە سۆشیالیز بووین ئەمانوت لە سۆشیالیزم پڕبەنگی لێ هیچ کەمی نییە ئێمە لە هەموو کەس زۆرتر زەربەمان خوارد بەڕاستی ئەوە حقیقەتێکەوە بێ دەرچی پێ بکەین بەرحاڵ نەبوونی کۆمنتێکی تری نەبوونی سنترال واتە سەرکردایەتیتان مەبەستی چەپەکانی ئەو سەردەمەیە بوو هۆی پەرتەوازایی لە سەربەخۆیی شوراکان پەرتوبڵاوی هۆکارێک نەبوو بۆ لاواز بوونتان پرسیارە
بێگومان ئەگەر ئێمە پێش ڕاپەڕین بمانتوانێت حیزبێکی یەکگرتومان هەبوایە، یعنی حیزبێکی بەوەی کە بتوانێت هەر ئەو دەوری کە لە شوراکانە هەمان بوو وەکو کۆمونیستەکان هەمووی یەکگرتو کردایە، حتممە نەمانتوانیت دەور و کاریگەریکی زیاتری سیاسی ئاسکەری جەماوەریمان هەبێ. بۆیە من لەگەڵەوام کە هەموو کاتێک یەکگرتوبوون کۆمونیستەکان و یەکگرتوبوونی ئەم بزوتنەوە سیاسی چینی کرێکار مەسەلەیەکی زۆر گرنگە لە خەباتی چینایەتیە لە شوراکانە لە هەموو ئەو کاتانە. بەڵام زۆر گرنگە ئەوە بزانین کە بەتەنها حیزب نییە کە مەسەلەی یعنی یەکگرتوبوون لە چوارچێوەی ناو حیزبێکان نییە کە مەسەلەی سەرەکی، بەڵکو یەکگرتوبوونی ئەم چینە هەمویان لە شوراکانایە. یعنی من ڕەمەوەیە کە دەسەڵات دەبێت دەسەڵاتی شوراکان بێ. هەر بەو پێەیە یەکەم شت کە ئەبێ ئێمە وەکو کۆمونیستەکان بکەین ئەوەی ئەبێ لە شوراکانە یەکگرتو بین، وابێ بتوانین چینەکەی خۆمان لە ناو شوراکانە یەکگرتوکەین، بتوانین ئەم شورایانە بکەین بەو مەڵبەندەی کە یەکگرتوبوونی چینەکەیە، نەک شوێنی ململانەی ئەم باڵ و ئەو باڵ و ئەم حیزب و ئەو حیزبە بێتایە. حتا ئێمە لە ناو ڕێکخراوی جەماوەریە ناچین لەگەڵ بەشەکانی تری چینی کرێکار کە بۆ نمونە مەیلێکی سیاسی جیاوازی هەیە، ڕێکخراوەیەکی سیاسی جیاوازیە بچین ململانێ بکەین، مناقەشەی فکریەکەین، جەدەلەکەین، مناقەشەکەی لەسەر هەموو شتانێک کە پێویستە بکرێ. بەڵام یەک شتمان لە پێش هەموو ئەمانە داناوە یەکگرتوبوونی چینەکەیە. بۆی بۆ نمونە ئێمە تەجروبەی یەکێتی بێکارانمان هەیە کە ئەم یەکێتی بێکارانە بە بۆنەی ململانەی سیاسیەوە شەق بوو، نابێ ئەم تەجروبانە دووبارەکەینەوە. لە شوراکانە بە نەوعێک لەم بابەتانە کێشەی تیا بوو کابێ ئەم جاراگەر ڕێکخراوەی جەماوەریمان دروست کرد بتوانین ئەم هێڵە ئەساسیەی یەکگرتوبوونی چینایەتی بپارێزین سەر ڕای هەموو جیاوازیە فکری بۆ چوونەکان سیاسیەکان هەموو ئەو شارێکە هەیە. سانترالیزم ینی مەسەلەیەکە بۆ کولی بزوتنەوەکەیە نەک بەتەنها بۆ ناو حیزبێکیان گروپێک. زۆر باشە. ئاسۆ هەر باسی یەکگرتنت کرد، ئەم پرسیارەی ئاسۆ شابان زۆر گرنگە. من وازانم باری سەرنجی هەیە ئاسۆ ئەڵێ هاوڕێ ئاسۆ یەکگرتن یان بەرەیەکی یەکگرتو. تۆ باسی بەرەی یەکگرتو ناکەی، تۆ باسی یەکگرتنەکەی. من ئەوەی من تێگەیشتوم لە قسەکانی تۆەوەی تۆ باسی حیزبێکەکەی، حیزبی هەموو کۆمونیستەکانەکەی، حیزبی هەموو کرێکارانەکەی. ئاسۆ شابان ئەڵێ یەکگرتن یا بەرەیەکی یەکگرتو. وەڵامی تۆ. من پێم وایە کە ئێمە پێویستەکە کە یەکگرتو بین، چینەکە یەکگرتو بێ، حیزبێکی سیاسی یەکگرتووی هەبێ. بەو چەشنی ئەنتەرناسیۆناڵ ئەگەر سەیری بنەماکانی ئەنتەرناسیۆناڵی یەک بکەین کە دانراوە یەکگرتنی هەموو کرێکارانە. ڕاست. و مەسەلەکەشی خەباتی چینایەتیە، مەسەلەی گروپێک نییە، ئایدۆلۆژیەکی تەنانەت کۆمونیستی یان فلان و فیسار نییە، وەکو یەکگرتوبوونی هەموو ئەم هینێ. بۆیە من پێم وایە کە بەرە لەگەڵ شوێنێکی ترابێت کە مجموعەیەک شتی تاکتیکی بێ لەوانەیە، مجموعەیەک شتی ئانی بێ لەگەڵ ئەم لایەنە بەرەیە دروستەکەی بۆ فلانە شدیاندا. بەڵام ئەوەی کە مەوسم لە کەلیمەکە خۆی نییە، مەفهومەکەی زیاتر ئەوەیە کە ئێمە خەریکین لە ناو کۆمونیستەکان، لە ناو چەپەکان، لە ناو سەرجەم مەیلەکانی ناو چینی کرێکارە یەکگرتوبوونێکی سیاسی دروستەکەین، لەبەرەوەی ئێمە ئەمانەوێت بینێ دەسەڵاتێکی سیاسی، کۆمەلگایەکی سیاسی دروست بێت کە هەموو چینەکە بتوانێت تەدەخلی سیاسی تیا بکە. دەسەڵاتی حکومەتی کرێکاری تەنها حیزبی کۆمونیست نەبێت، دەسەڵاتی ناو شوراکان تەنها حیزبێکی سیاسی نەبێت، بەڵکو بۆ هەمووی بێت، بە هەموو جیاوازیە فکرەکان، بە هەموو جیاوازیە بەرنامەیەکان، هەموو شتانە. هەرچۆن بۆ حتا لە ئەنتەرناسیۆناڵی دووەم کە ئەنگلز باسیەکە چەند گرنگە کە بڕوە ئەو حیزبە سۆشیال دیموکراتانەی سۆشیالیستانەی فەڕەنسا بێنێت کە حتا بەرنامەکەیان جیاوازە. ڕاست. یعنی بە بڕای من نەختێک باسی بەرە دیاتر لە کۆمنتەرن و ئەمانایەتە پێشەوە. من قسەم لەسەر کەلیمەکە نیە، لەوانەیە هاوڕێ ئاسۆ ئەگەر باسی بەرە بە مەفهومەی بن بکە بڵێم کێشەیەکم لە کەلیمەکان نییە، یەکگرتنی هەموو چینەکە یان یەکگرتنی ئەم گروپانە. طبعا ئەمەش پرۆسەیەوێت، مەسایلێوێت کە تا بتوانن ئەم هەموو چونکە ئەمانە بە واقعی دروستە بن،
یعنی ئەوە نیە کە زەهنی کەسێک دروستی کە دەبێت لە سەردەمێکا چینی کرێکار مەجموعە گروپی سیاسی جیاجیایە بێت باسی بەرە ئەزانین چۆنە باسی بەرە ئاسۆ من سەرنجێکم هەیە لەسەرەوە باسی بەرە زۆرتر دەرهاویشتەی ئەو تێگەیشتنەیە بۆ حیزب کە حیزب ئایدۆلۆژیایەک و خەتێکی سیاسی دیاریکراوی هەیە نەک پراکتیکێکی دیاریکراوی یەکگرتو یا بڵین چۆن بڵێن پراکتیکێکی کۆمەڵایەتی نەک پراکتیکی سیاسی بە معنای ئەوەی مەسەرەن بڕۆ لەگەڵ فڵانە مزاهرە بکە یا لە فڵانە انتخاباتە بەشداری بکە باسی پراکتیکی فراوانی کۆمەڵایەتی یەکەم ئەگەر تۆ مەسەلەن ئەساسی دروستکردنی حیزبت بە خەتێکی سیاسی فکری دانا ئەو وەختە من کافیە یەک پەرەگراف دابنێم لە ناو بەیانێکی تۆ یا بڵێ ناتەوە من و تۆ دوو خەتی جیاوازین تۆ بڕە بەو لاوە حیزبی خۆ دروستکە و منیش بەم لاوە حیزبی خۆم دروستەکەم دوای بەرە دروستەکەین بۆ بەرە دروستەکەین لەبەرەوەی ناتوانین هەڵکەین لەگەڵ یەکا لە یەک حیزبە لەبەرەوەی ئەگەرنا مەسەلەن ئەحزابی سۆشیال دیموکرات مەسە حیزبی چیوکو سۆشیال دیموکراتی ئەڵمانیا ئەنواع و ئەشکال فراکسیۆنی تیا بوو ئەنواع و ئەشکال فراکسیۆنی تیا بوو بەرشەفەکان و منشەفیەکان هەتاکو و کارگەیشتە سەر شۆرشی بڵین ئۆکتۆبەر و ئەوانە یەک حیزب بوو نەزانی هەر نایان یەک حیزبی کارگەرانی سۆشیال دیموکراتی رووسیا بوو ئاسۆ لەسەر خەتماوی بەڵێ هاوڕێم بەداخەوە هاوڕێ ئاسۆ پێشتریش ئەو کێشەی هەبووە ئێستا بە تەواوەتی لێمان دابڕە بەڵێ چاوەڕوانی نەگە بتوانێت بگەڕێتەوە بەڵێ ئاسۆ ببەخشە لەوەی هەبووم ببە بەڵێ قەتع بووی دەرچوویتە دەرەوە ئەنتەرنێتەکەمان هەم ڕۆخراپەدا هەولی بردنەکەم ئەزانم ئەوە خەتای ئەزانم خەتای چیە بەرحاڵ ئەو هینە ئەو باسە لەسەر بەرە من ئاوایە بینم کە ئێمە تێگەیشتنمان بۆ حیزب واکا باسی بەرە بێتە پێشەوە ژینە مەسەر حیزبێکی کارگەری کە من ناڵم حیزبی کرێکانەوە حیزبی کارگەری یعنی حیزبێکی چینی کارگەر بێتوانەوە نوع عشقا فراکسیۆن توانێت تیا بێ هەرێکی جۆرێک بیرکاتەوە مەسەن لە سۆشیال دیموکراتەکانی ئەڵمانیا مەسەن نوع عشقا فراکسیۆن بوون حیزبی سۆشیال دیموکراتی رووسیا منشەفیەکان و بەشەفەکان هەر یەک حیزب بوون هەتاکو شۆرشی ئۆکتۆبەریش ڕوویە شۆرشی شوباتیش ڕووی داهاتنەوە یەک هینیان کرد کۆنگریان کرد بۆ بڵێنی کۆبوونەوەیان کرد بۆ کۆمیتە مەرکەزیی هەردووچیان پێکەوە کۆبوونەوە بە ناوی یەک حیزبەوە کاریان نەکردووانە نەبوون بە دوو حیزبی جیاوازوانە تا دواتری تر بە تەواوەتی لێکترازان و ئەوانە یعنی بەبەستم وڵی ئەنواع و ئەشکال لەم بابەتانە گروپ و ئەوانە توانێت لە ناو حیزبێکی یەکگرتووی کارگەریە وجودی هەبێ بەبێ ئەوەی پێویستبەوە بکاتەوە جابی تۆنجا دوای بەرە دروستکەین لەسەر بەیانێک جیابنەوە دوای ئنجاڵن بەرەیەکی یەکگرتو دروستەکەنەوەی بۆ چییە ئەتوانی لەسەر ئەساسی ئەو ئینە حیزبێکبی بەرحاڵ پرسیارێک هاتووە هی هاوڕێ دیلەر زەنگەنە پرسیارێکی نووسیوە ئەو پرسیارە ناوی هاوڕێکی تیا هاتووە بەداخەوە هاوڕێ دیلەر من ناتوانم ئەو پرسیارە بخوێنمەوە لێرە لەبەرەوە هاوڕیانە خۆیان لێرە نین کە قسانە ئەکرێ لە سەریان ناتوانم لێرە عەرزیکەم و بیخوێنمەوە دەستی خۆش بێ بۆ ژدارێکت بەڵام هەر ئەمانەتی بڵین میدیایی بڵین جانی هاوڕیانە ڕێگەمان نادا هاوڕیانە خۆیان لێرە نین بەم شێوازە ڕخنیان لێ بژیری ئەگەر خۆیان لێرە بوون حتممەیانتوانی وەڵام بنەوە پێشم وایە هاوڕێ ئاسۆ لەو جێگەیانە کە وەڵامی ئەو پرسیارە باتەوە کە تەرحت کردووە پشکۆ هاوڕێ پشکۆڵێ هاوڕێ ئاسۆ لە ساڵی 90تان گرت ئەی بۆ دەستان بەم یەکگرتنەوە نەگرت بەرحاڵ ئەوەش پرسیارێکە من پرسیارەکانە خوێنمەوە ئاسۆ بۆ یەک جار وەڵامیان بینەوە چکە لەمە دوادایەخێنەوە بوو بە سەعات و نیەک لەوە زیاتر بەڕاستی بینەران ماندووەکەین پرسیارێکی تریشی دڵزارزدرارە ئەڵێ کاگاسە و کاک شەماڵ هاوڕابوون لەسەرەوەی سوپا جەنەرال دروستەکە ئێستا زۆرینەی خەڵکی کوردستان زەحمە کێشەواتە سوپاکەیە بۆ ناتوانێن جەنەراڵەکە دروستکە ئیرادەیەک بۆ ئەوە هەیە زۆر پرسیارێکی جوانە دەستەکانە خۆش بەرحاڵ کارگەر فارسیە کرێکار کوردیە کاکداریان ئەوە قسەبان لەسەر کردو لە بەرنامەکانی پێشوە من کارگەر بەکارێنم وەکو وشەیەکی کوردی وەکو مزگەر وەکو ئاسنگەر وەکو زەرەنگەر کارگەری ژەتوانێت کوردی بێ بۆ ناتوانێت بەرحاڵ کارگەر کوردی و یعنی چینی کارگەر من ناڵم چینی کرێکار کە کرێوەرەگرێ
ئاسۆ ئەو دوو پرسیارە بۆ تۆیە بۆ منیشە ئەڵێ 93یەکتان کرد بۆ دوایی دەستان نەگر بە مێگرتنەوە اینجاش دوایی ئەڵێ بۆچی جەنرال دروست نابێت بەڵێ فەرموو منیش پێم وایە یەکێک لەو شتانەی کە لە دوای 91 ینی نەمانتوانی وەکو تەجروبەی سیاسی ئەمە ڕخنەیەکە لە خۆمان کە دەستی پێوە بگرین ئەویشەوە بوو کە بتوانین ئەو ئاڵوگۆڕەی کە بزوتنەوەی شورایی یان جوڵانەوەی شورایی و ئەم ئەزمونە شوراییە لە ئێمە دروستی کرد وەکو چەپەکان بتوانین دەستی پێوە بگرین بتوانین ئەوە بەهێزکەین بتوانین ئەوە بکەین بە سنەت و نەوعی کارکردنمان ینی ئەو شێوە لە یەکگرتوبوونی کۆمونیستەکان بە بێ گوێداناوەی کە سەر بە چ گروپێک یان چ خەرێکی سیاسی وانەی ئەمە دەلایلی خۆی هەیە کە نەمانتوانی بیکەین یەک ئەوەی کە هێشتا سنەتەکانی کۆنتر زیاتر زاڵ بوو دوو وەزعەکە لە بڵین بزوتنەوەی شورایی کەوتە بەر لەشکرکێشی بەعس بۆ هەروەها دواتر ئێمەش نەمانتوانی کە ئەو ئاڵوگۆڕەی کە پێویستەکە لە ئەوزاعی سیاسیە کە هاتبوو پێشەوە هێشتا بەرەی کوردستانی خۆی یەک نەگرتبووەوە نەیگەیانتوانی بۆ دەسەڵاتی خۆیان بسەپێنن لە هەموو شوێنەکە بتوانین جارێکی تر حرەکاتی تری جەماوەری بەڕێ بخەین هەرچەند بە نەوعێک کاری جەماوەریمان کردووە بۆ نمونەیەکێتی بێکاران ڕێکخراوی خەستەخانەکان ڕێکخراوی جۆرە و جۆری لە بابەتە هەبووە بەڵام ئەو شێوەی کە ئێمە وەکو کۆمونیستەکان بچینەوە ناو ئەو جەماوەرە کێکار و زەحمەتکێشە لەویا بە شکل و شێوەی تر کار بکەین و ڕێکیان بخەین و ململانێ بکەین ئەمە وای لێ کرد ئەم بزوتنەوەی جارێکتر بردەوە ناو گروپەکانی پێشتر هەبوون ناو ئەو گروپە چەپانەی پێشتر هەبوون و هەموو کاتێک ئەم قاڵبەی کە هەمان بووە وەکو کۆمونیزمی کرێکاری قاڵبێکی زیاتر تیۆری پێبەخشیوین یان قاڵبێکی سێکتاریستی پێبەخشیوین کە نەتوانین لەگەڵ باقی ئەوانەی کە ئەگەر لە ڕووی بەرنامەوە لە ئێمە جیاوازن ئەگەر مخالەفەتێکی سیاسیان هەیە ئەگەر شتێکیان هەیە بتوانین سەر ڕایەمانە یەکگرتوو بین سەر ڕایەمانە کۆیان کەینەوە حتا لەگەڵ بەشەکانی تری چینی کرێکارە بۆیە پێم وایە ئەمانە هەمووی قورسایی داناوە لەسەرەوەی کە تا ئێستا ئێمە بەم شکلی پەرشوبڵاوێ ماوینەتەوە بۆ بێگومان ئەگەر لە نەوەستێ شاوەکو حیزب یەکمان گرت و ئەوانە بەڵام هێشتا ئەو سونەتانە لەناو حیزبەکەشە ڕیشەی هەیە هێشتا ئەو نەوعە لە بیرروبۆچوونی سیکتاریسی بیرروبۆچوونێکە هێشتا بەشێک لە چینی کرێکار بە پێی بەرنمەیەک جیاکاتەوە لە بەشەکانی تر ئەمانە وای کردووەکە ئێستا ئەو حیزب شکۆلە بۆ بە گروپێکی تر لەگەڵ لە چاو گروپەکانی ترا بەم شێوەیە ئێستا ئەم پەرشوبڵایە جارێکی تر هەیە و ڕێگاکەی هەر ئەوەیە کە وەکوتم ئەم قاڵ بە سیکتاریسیانە تێپەڕێنرێ بە پێی ئەوەی کە هەموو بتوانین بەشداری بکەین لە بزوتنەوەی کرێکاری و جەماوەری و ڕێکخراوی جەماوەری کرێکاریە لەم بزوتنەوە چینایەتیە ئەم قاڵ بە سیکتاریسیانش جارێکتر دەوری نامێنێت جارێکتر ضرورەتەکەی بۆ ئەو کەسانی کە تا ئێستا پێیان ضرورەت لە دەست هەیە وە شتێکی تر خۆی ئەسەپێنێ لە دەرەوە خۆی ئەسەپێنێ بەسەر ئەم بزوتنەوەیە هاوڕێ شەماڵەگەر لە سەرمە شتێکت هەیە یان من بەرحاڵ من نەزانم کە ئەو ئەزمونەی کە بووە و هەمووان لێ بەرپرسیارین و ئەو لێکترا زانانی کە ڕویان داوە ئەوانە هەر ئەو نەتیجە و بەرەنجامی ئەو میتۆد و ئەو تێگەیشتنەیە لە سیاست و لە خەبات و کاری سیاسی کێمەی بەم ڕۆژە گەیاندووە موافقی تۆم بەرحاڵ ئەوە واقعەتێکی نەخوازراوە و جێگای ڕخنەیە بەڵام دیارە من ئالیەتی ئەم یەکگرتنەوە دووبارە بە یەکگرتنەوەیشی تر لەسەر مەجموعەیەک مشتەرەکات و شتیوا کە باسێکن مشتەرەکات نابینم یعنی بین مەسەرەن لەسەر لانی کەمی ئەو شتانی کە ئەتوانین لەسەری ڕێکەوین ڕێبکەوین و بڵێن ئەماکەین بە بلا بەردی بناغی ڕێکەوتنمان زۆرتر بن هاتنە مەیدانی جوڵانەوەیەکی فراوانی جەماوەری بە مەرجەزانم کاری جددی خۆشم بەوازانم کە هەوڵ بین ئەو جوڵانەوەی بێتە دەرەوە نەگەوەی کە حیزبێکی سیاسی دیاری کراو بێت ڕابەرایەتی جوڵانەوەی بکات جوڵانەوەکە دروست ببێ مشکلەمان ئەوەیە ئێمەمانان زۆر جارکە باسی ئەزمونونەکانی ڕابردووکەین وانە بەشی زۆرمان هەر باسی لینیەکەن لینین وا و لینین وا مەسەرەن پێمان وایە کە ئێمە لە سەردەمی شۆشی ئۆکتۆبەرین ئەو حەقیقەتە نازانین کەوا نییە دنیا زۆر گۆڕاوە دنیا زۆر
زۆر خراپتر لەوەیە کە جاران بووەوە ئەم جوڵانەیەمە زۆر لاوازە ینی لێنین لەسەر ئەساسی جوڵانەوەیەکی ئاوا لاواز پێک نات و دروست نابێ و ئینسان پێویستی بەوەی بیرێک لەوە کاتەوە کە چۆن جوڵانەوەکە بەهێزکە لە جیاتیەوەیکەوە ئەدای لینین دەربێنێ یا بێبە لینێکی تر بەرحاڵ آخر پرسیار کە من ویستم جوابی بینەوە ئاسۆ پرسیاری ئەم هاوڕێیە کە دڵزار زراراڵێەوە جەماوەر هاتوونەتە مەیدان جەنەراڵەکە کووە سوپاکە لەوێ جەنەراڵەکە بۆ دیار نییە بەرحاڵ من باسی بەڵێ من پێم وایە کە دروستبوونی نوخبەکان یان جەنەراڵەکان یعنی لە تولی مێژووە نوعێک لە پرۆسەیەکی تایبەتە یعنی حتا سەیری بۆرژوازی کە حتا سەیری دروستبوونی کەنیسە وەکو نوخبەیەکی فکری کە حتا دروستبوونی گروپە کۆمونیستەکان کە وەکو نوخبە ئەمانە هەمووی بەشێکە لەم جیاکردنەوە فکری و جەستەیەکە لە کاری فکری و کاری جەستەیە کە لە ناو چینەکانی شامانە ڕەنگی یاوەتەوە بەڵام بە بڕای من ئەمە پرۆسەیەک هەردووکیان دروستەکە ینی تۆ کاتێک جەنەراڵێکت بۆ دروستە بێکە جەنەراڵی حرەکەتێ بێ نەک جەنەراڵی گروپێکی دووسێ کەسی بێ جەنەراڵی حرەکەتێ بێ کاتێکە ئەم جەنەراڵە ئەم لە ناو حرەکەتە کاتوانی بێتی ئەم بزوتنەوە کرێکاریە یەکگرتووکە توانی بێتی ئەم جەماوەرەی کە تۆ باسیەکەی خەڵکی زەحمەتکێشی کوردستان توانێت یەکگرتووکە ئەمە لە ناو ئەم حتمما لە ناو ئەم خەباتە چینایەتیە ئەمە ئەسڵەکەیەکە لە ناو ئێستا هەیە لە کوردستانە هەیە ناڕزایەتی و خەباتی جەماوەری دژی بە یەکێتی پارتیە حتمما ئەم جەنەراڵانە دروست هەبن بەڵام ئەمە پرۆسەیەکیەوێ کە تاکو ئەم نخبەیە بتوانێت ئەو ئاڵوگۆڕە بکە ئێستا قسەکەی ئێمە لەسەر ئەوە بووکە ئەم نخبەیە ئێستا هەیە بەم وەزعی ئێستا ناتوانێت ئەو جەنەراڵە جەماوەریە بێ ئەبێ ئەم نخبەیە ئاڵوگۆڕ لە خۆیان دروستکە ئەبێ ئەم پەیوەندیە لەگەڵ جەماوەرەکە دروستکە ئەبێ ئەم وەسایلانە دروستکە کە نخبە یان جەنەراڵ بە جەماوەر و بە سوپاکەەوە بە خەڵکی زەحمەتکێشەوە بەستێتەوە و لەناو ئەم خەباتەیە کە دروستە بێ کە ئەچێتە پێشەوە ئەم جەنەراڵە واقعیانە دەرەکەون یعنی بۆ پێم وایە ئەمە پرۆسەیەکی دوولایەنە یان دایلکتیکە کە جەنەراڵ بەبێ سوپایەکی وا هیچ دەورێکی نابێ سوپایەکی واش ئەگەر ئەم جۆرە جەنەراڵە ئەم جۆرە نخوانە دروست نەکات و یەکگرتووی کات و بەرەوە پێشەوەی بەرێ حتمما ناتوانێت زۆر ئاڵوگۆڕی جدی بەدی بێنێت تا بتوانێت سەرکەوتن بەدەست بێنێت تا بتوانێت کەسانی استراتیژی هەبێ نخبەیەکی استراتیژیە بێت تا بتوانێت ئەمانە ئاڵگۆڕ بکە بەڵام من پێم وایە کە ئەم نخبەیە نخبەیەکی دائیم و سابت و وەستاو نییە وەکەوەی کە لە حیزبە لە مۆدێلی حیزبی سۆشیالیستی دەوڵەتی هەیە تۆ نخبەیەک و قائیدێک و ژەنەرال دووسەکەی تا ئەخیری عمر ڕئیسی حیزبەکە یان ڕئیسی مەکتەب سیاسی و کۆمیتە ناوەندێکەکە ئەمە نموزەجی جەنەراڵی کرێکاری نییە ئەمە نموزەجی جەنەراڵی حیزبی سۆشیالیستی دەوڵەتیە کە نمونونەکەیمان لە سۆڤێت و وڵاتەکانی تری بلۆکی سۆشیالیستی خۆرهەڵات بینی بەڵکو ئەم جەنەراڵانە پێویستە هەمیشە لەم پرۆسەیە دروست ببن بێنە سەرەوە جێگۆڕکێ بکەن جێگە بە هێزی تازە بن و هەموو کرێکارێ بتوانێت بێ بەو جەنەراڵە وەکو لینی نەڵێ کەسێک کە لە مەتبەخی شاکارەکە بتوانێت بێ بە ڕئیسی دەوڵەت دەستخۆش ڕاستۆجان باسی جەنەراڵمان زۆر کرد بەس کەشی گوێ لێ وازای هێزەرین بۆ ئۆکرانیا زانی کوردی نەزانم جوان لە بەرنامەی وازان هێزەرین بۆ ئۆکرانیا بەرحاڵ دەستی خۆش بێ من ئەزانین چۆنە من پێم وایە نا جەماوەری خەڵکی کوردستان بەگشتی زۆر ناڕازین زۆر تووڕەن لەم دەسەڵاتە بەڵام هێشتا سوپانین تا بێ جەنەراڵ بن بەڕای من سوپا بۆ خۆ جۆرێک ڕێخستنی هەیە و ئێمە من وایە بینم عیلاج و ئەوەی کە بتوانێت وەزعێتێک چارەسەرکاتەوەوانە ئێمە بە جێگایشی باشتر بگەێنێ دروستبوونی ڕێکخراوە جەماوەریەکان و مبادراتی خەڵکە هاتنە پێشەوە مبادراتانەیە کەواکە ئەو شتە ئاسان کاتەوە و تا ئەو کاتە ئەو شتە نەبێت بەڕاستی جێیشێ و نە جەنەراڵیشی بۆ ئەبێەوە ئەمە کێشە ئاساسیەکەیەوە خەمڵینی ئەم پێکهاتانە کە باسییانەکەین و ئەم میتافۆرانەکە ئێڵین
لە نەتیجەی بەرەو پێشچوونی ئەو جوڵانەوەیە کە ئەبێ بیری لێ بکەینەوە تەرناتی بۆ بدۆزینەوە زانی باسکردنی سیاستکردن بانگەوازکردن نییە بە تەنها سیاستکردن شیعاردان نییە بە تەنها سیاستکردن ینی مەسلەیەکی مامەڵەیەکی ماتریالیستانی مامەڵەیەکی هۆشیارانەیە لەگەڵ واقعە قسەکردنە لەسەر ئەوەی کە چی ئەتوانێت لە هەڵناوێکە بۆ هەڵناوێکی ترمان بەرێ وەکو هەر شتێکی تر وەکو هەر ئیشێکە ئەیکەی لە ژیانەوە کۆن نەخشەیەکە دایانی ینی شتێکە باسی ئەوە نییە من کۆمەڵێک شیعار و ئەوانە بێنمە پێشەوە شتێکە بێ وەڵام باتەوە ینی بێت سەرنجام مەلموس بێ بەدەستەوە بیگری بڵێ نەتیجەیەکی هێناوە سەرکەوتنیشی بۆ من بەدی هێناوە لە نقطەی ئەلفەوە بردومی بۆ با ئەبێ ئەم باسانە بکەین و ئەمە پێویستی بە دیراساتی مەیدانیە پێویستی بە وردبوونەوەی دقیق هەیە نەک هەر تەنها ئافریا بکەوین و با ڕاپەڕین و باتە هەتاکو سۆشیالیزم بەدیدی خەباتکەین ئەمانە ئەکەین ئەمە تعریفی ئێمێ بەڵام ئەمە جوابی ئەو وەزعێتە ناداتەوە بەرحاڵ بەداخەوە سوپامان نییە لە کوردستانە بەداخەوە ڕێکخراوەی جەماوەریمان نییە بەداخەوە خەڵکیشی تووڕەمان هەیە حەشاماتێکی تووڕەمان هەیە کە تووڕەبوونەکەیان زۆر بەرحەقە ناڕزایەکەیان زۆر ڕەوایە بەڵام ڕیزیان یەکگرتوونیە بەڵام لەسەر میتۆدێکی دیاری کراو یەکیان نەگرتووە وانە دنیا بە تەنها لە ئەحزابەوە دەستی پێکردو ئەحزابە کارگەریەکان لە ئەوروپایە لە نیقابە کارگەریەکانەوە دروست بوون لە ڕێکخراوە کارگەریەکانەوە دروست بوون خەڵک پێی وایە ناپێچەوانەیە حیزب دروستەکەی حیزب نیقابە دروستەکە ئەو بەس لە کوردستان وا بوو بەس لە شەرقاوا بووە نە تاریخی ئێمە تاریخی جوڵانەوەی ئێمە عکسی ئەمەیە ئێمە لە سنووقی پشکۆلە دەستمان پێ کردو ڕێکخراوی گەورەی کارگەریمان دروست کرد دوام ڕێکخراوە کارگەری وتی نەکەم لە سیاستی شاکارەکەمە بێ حیزبم هەبێ ئاوا چۆتە پێشەوە بەرحاڵ من پێم وابێ گەیشتین بە کۆتایی سپاسی و بە ڕێزانەکەم کە بەشداریان کردووە مەدامان نابۆمە ئاخر پرسیار بێ پرسیاری تریش کراوە دیارە بەڵام بەرحاڵ داواکەین زیویر نەبر لێمان کە نەمانتوانی وەڵامیان بینەوە دەستخۆش ئاسۆ مادوم کردی سواز دەکەم بەرنامەیەکی بە پێزمان هەبوو بۆنەی شوراکانەوە باسمان لە مەسائلی زۆر گرنگی جوڵانەوەکەمان کرد و مێدەوارم توانی بێتمان باری سەرنجی خۆمان بە بینەران بگەێنین دەستی تۆش خۆش بێ زۆر بەشداریەکەت جێگەی خۆی گرت و سپاس دەکەم و دووبارە و مێدەوارم لە بەرنامەی تری شافتوانین پێک بگەینەوە و گفتوگوی تر بکەین و سەرکەلە لە یەک بین بار هەموو شتێکە هاوڕابین وەڵام گرنگەوەیە کە بتوانین گفتوگو دەست خۆش منیش بەرنامەکەم زۆر بەدڵ بوو زۆر سپاس بۆ تۆوە کۆڵێک یادەوەری خۆشمان ئێمە پێکەوە هەیە لە شوراکانە و حتمما ئەمە شتێکی زۆر خۆش بوو کە ئەم بەرنمەیەت کرد زۆر زۆر سپاس دەکەم دیارە دڵخۆشی کرد دیارە بەڕێز و بە درودیشەوە بۆ جانی ئەو ژان بەخت کردوانە یا دەکەینەوە درودیان بۆ نێرین ڕێزیان بۆ نێرین و لەگەڵ خۆمانە پەیمانمان پێداون و پەیمانیش تازاکەینەوە کە لەسەر ڕێباز و کارێک و خەباتێک ئەوان کردیان و جانیان نایە پێناوی بەردەوام بین تا ئەو ڕۆژەی بتوانین لە بەربەیانی شادی ئازادیان نایان بینین سواز بۆ تواسوجان یادیان بەرز و بەڕێز بێ هەر بژیت هەر بژیت بەڵێ ئازیزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم ئێوارێشمان و مێدەوارم بەرنمێکی بەسوودمان پێشکەش کردبێ تا یەکتر دیتنەوەیشی تر و بەرنمەیەکی تری دیالۆجی هیوا بە شادی و کامەرانیتان ئەسپێرم هەر بژیت